داری لید به سلامی باری لید به سلامی باری خاجي حجاج في داما كولا يشاهو قداما كولا يشاهو قداما هذا روجي قياما نيازي الغياري نيازي الغياري الله تو يا مدي مختاري مخاربي مخاربي غماري شافعي طول داري ليد بسلامي باري ليد بسلامي باري سروري زمينا إمامي مرسلينا إمامي مرسلينا شفيعي مذنبينا من إجادا وجاري من إجادا وجاري الله هو يا أحمدي مختاري مخالفي مقاربي لمباري شافعي طول داري ليد بسلامي باري ليد بسلامي باري سلامي باري لإيوش. الله أكبر. اللهم صل على محمد. اللهم صل على وإيش الله خذ الشرف ويدا سواد خوش أبداً جهر بمينت ما مستشفى زور سباس جلا بخيرات جلك بخيراتي ما زور سباس تكا استوديو بجماعتي وروم بيترون تليك جلك ممنون بيهربش بوجودي إيوة إن شاء الله ورمضان تبي بوجودي إيوة كنا على خوش يستا سباس تكا ويهربجي زور سباس. السلام عليكم عليكم ورحمة الله وبركاته. طبعا ما بس كوميديا ما بيزجس الله بس أنا يا كوميديا يعني بيزار سلامي أكثر ما كذي بس أقول له كامي بيجن سلافي كدوب كن جنهتو دينا غفراندن بله كان جديد كتجي دي سواي كدو دي سلافي كدوب كن. السلام عليكم ورحمة الله وبركاته. شكر لسان بسشاري وباشي وشكري مهتين خدمته تازه که ما مستعد بود دنگ خوشه ماشالله هر شوی دنگ خوشیک سرود بیجک ما مستعد بود دنگ خوشه لگد جماعت او سرود آن پیشکش دکن تازه فکریم دکرده و خوزگه عمل مالی باید تماشای و برنامه ما کرده یعنی از خوشه خودی وقتی ولو کشو ویریگلی خوشه بس وقتی طول مال بی بدلی خوب پال درینی خوار صحت که برنامه که وصله زور خوشه اکای روزک زاید سبکین نه روزک زاید سبکین دو کسی دیگه بین پیشکش کن عمل مالی خو من تماشای کن بخوای خوش إنشاءالله خدي رجل نوجد هم يقبل. آمين صلاة هندي ببرزم بأمش صلاة خم كم خوش حالم كأمروكش لتوارم برنامج باشيب لقال أيوة خوش يستعدبين وكروجاني ديكا برجو بابته كان من جواز دبن تايبد من دبيت بوي كل رمضان داهية سنتورك من هي قفتو قوي لسردكين لقال ما مستا شيرزاد وستافي موسيقوانا ما مستا ريبار ما مستا روانش زاريتش ديكا بردوام دبين بابتێکی دیکەشێ هەر لە دەستپێکدا کە فرسەت هەبوو ئینشاءالله ئەوەش جێبەجێ دەکەین پێکەوە لەگەڵ مامۆستا شێرزاد دوێتێک دەکەین شعرێکی سافی هەیە ئێستا کەمێکی دیکە گەر فرسەتێک هەبوو ئەو بە مەقامات دەخوێنێتەوە منیش بە دەنگ پێکەوە لەگەڵ مامۆستا دەمێ بچمەوە لای مامۆستا چەند دقەیە قسەی لەگەڵ بکەم مامۆستا
ئەمن دەزانم بەس دەمەوێت لە زاری خۆتەوە ئێستا خەریکی چ دەکەی؟ بەڵێ من لە مامۆستام وەکو ماستێرم تەواوکردێت لە کۆلیجی هونەر لە جوانەکان لەوێ وەکو مامۆستا یاریدەدەر داوام دەکەم سەرکەوتوی بەشی موزیک ماندوو نەبی بڵێ پێم وابێت کاگڕوانیش قوتابی تۆ بەڵێ هەر قوتابی خۆمان و یەک لە قوتابی سەرکەوتوەکان باش بوو ئەوە کە بەرهەمی ئەو ڕۆیە بەڵێ لە سەردەستی کە چەندین مامۆستای ڕێک و پێک و کۆلیجی هونەر لە جوانەکان بەشی موزیک بە تایبەتی کە بەرهەمی ئەو داهاتەیە کە بە خۆشحاڵیەوە لێرە یەکێکە لە جوانترین کەسەکان و چونکە ئەگەر چی خۆشی دەگەڕێتەوە لە بۆ خانەوادەکی هونەری کە باوکی بە ڕەحمەت بی یەک لە دەنگخۆشەکانی هەولێر و کۆی و هەموو کوردستانیش بۆکو دەنگەکی ڕەسەنی کوردیش تا مردیش هەر خزمەتی هونەری کوردی ئەمسا لەسەر ئەو قسەیت و کە مامۆستای هونەرە جوانەکانی دەرچووی هونەرە جوانەکانی قورئان خوێنی و بانگیش دەدەی سرودی ئاینیش دەڵێ یەکێک شێ دەڵێ کاکە هونەر لە چی میوزیک لە چی ئیسلام لە چێ نابی دەنگ خۆشی و نازان ئەتون لە ناو هەردووکشیانی بەڵێ ئەمن بە حکمی ئەوەی کە وەکو کوڕەمەلایەک بابم کە مەلاحمەدی ناو بوو هەزار ڕەحمەتی لێوی یەک لە دەنگخۆشەکانی ئەو شارە بوو بە دەنجی قورئان لەویەوە ئەمن سەرچاوەم گرتووە ینی ئەو وەریسە من وەرم گرت کە وەکو قورئان خوێند و وەکو پەروەردەی ئاینی بەڵام لە خۆلیای مندا بوو کە لە گچکەیەوە دەنگم خۆش بوو بەرەبەرە وای لێ هات کە ڕۆژگار هات کە حەزم لە مۆسیقا و لە گۆرانی بی ئەگەرجی پەروەردەی ماڵەوە و پەروەردەی ئیسلام بەڵێ قورئان خوێندن لە زاڵ بوو لەو قیودا لەو بازنێدا بەڵام خۆشبەختانە ینی ماجستێرم هەیە پێش ئەوەی ماجستێریشم هەبایە مامۆستاش بە من وەکو هونەرمەندە کارم بەس مامۆستا پێشڕووی زیاتر باسکە یعنی بە قورئان خوێندنەوە دەنگت دیار بوو کە خۆشە دوای کە گوت دەچمە هونەرە جوانەکانەوە ئیشکال لە دروست نەبوو لەگە بابەت بە ڕەحمەتبی بەڵێ ئیشکال چۆن دروست نابی هیچ کەس نییە زۆر کوڕەمەلا هەن لە هەولێر دەتوانم ناویان بینم دەتوانم ناویان نەینم ئەوە تو نمونەی باش ینی بەڕاستی ئەستەمە بتوانانی ئەو هاوسەنجە بپارێزی چکە ئەمن لە سەرتاوە هەر لە سەرەتای خوێندنیشەوە لە مناڵیمەوە بە قورئان دەستم پێ کردیە بە دەنگەکی باریک ینی تەوەقعم نەدەکرد ئەو دەنگەی خۆمە بەڵام کە بەرەبەرە لە دنیای هونەر نزیک بوومەوە ئەویش بە تەرجیعی کەسێک کە خاڵم زۆر خۆشەویست بوو لەلام تەرجیعی داکردم دەنگم خۆش بوو لە سەرەتاوە دەنگم خۆش دەبوو ینی لە ناو مەدرسەکەدا مەدرسەی دەشتی منیان دەهێنا ناو مەیدانەکە ناو ساحەکە گۆرانی و سرودی دینیمان ئەو کاتی سرودی ئەیڕەقیب ئەو کاتیە من دەڵێم مەمنوع نەبوو ئەو کاتی دەمانتوانی بڵێ پاش چەند ساڵێکی دوای ئەو قەدەکە لەس بەڵێ سەردەمی بەحث هەندێک سرودمان دەخوێن ئەمن وەک دەهات مەدرێ لەوێ خۆم ناسی کە دەنگم خۆشە بە تەسجیعی بابوو بە تەسجیعی خانەوادەکەم بە تایبەتی بە تەسجیعی خاڵم کە وەم لێ هات کە مۆسیقا فێر بم خۆلیای مۆسیقا مەبی بەڵام لێرە تەوازنی مۆسیقا لە هەموو وڵاتێکی واریدا گەر کەسێک قورئان خوێن بی یان مەدیح بی یان بانگ خوێن بی مؤەزین بی خۆشە سەقافەتی یان ڕۆشنبیەکی هونەری بزانی چونکە هونەر یعنی مەقامات یعنی غنا چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەڵێ زەینوا القورآن بأصواتكم صلى الله تعالى عليه وسلم من لم يتغنى بالقرآن فليس منا ئەو حەدیثی صحیحە من کە لێرەدا ئەمن پشت بەوە دەبەستم کە بانگدان بە تایبەتی کە بە تەخەسوسی خۆمی دادەنێم ینی وەکو پرۆژە وەکو پرۆگرام دەتوانم بەسەر شاری هەولێریدا بسەپێنم کە دەبی دوای بانگیش وەکو قورئان خوێندی دەبێژی و ئاەتیشمان بۆ دەخوێن لە خزمەت دامات من دەتوانم بڵێم نەک مەدحی خۆم بکەم دەتوانم بڵێم لە کوردستان کەسێکم تاک کە ماستێرم هەبی لە مۆسیقادا وەکو هونەر و قاری قورئانیش بن بالئوسول و وەکو مؤەزینیش بالئوسول کە بانگەکانی ڕۆژ کە 5 بانگە بە جیاوازی بانگەکان بتوانی دروستیکەی مامۆستاوە سەرنجڕاشیش بۆ زانیارانی باسکرد بێگومان لە کاتەکانی دوایداییدی بانگەکان و چەند ئاەتێکی لە قورئانی پیرۆزووە توش پێکەوە بە شانازیەوە دوێتێکم لەگەڵت دەبێت شارێکی سافیە با گوێ دەگری
کەمێک بەجێتان دێڵم دەچینە سەر تەوەری ئەم ڕۆمان کە گفتوگۆی لەبارەوە دەکەین ئەویش ئەوە دەبی زۆر لەنا ئەو مەوزوعەبی مامۆستا ڕوان ئینشەڵڵا هەدیەت و قیچ و کەک باشە مەسەلەی ژن و ژنخوازی و ئەو بابەتانەیە تا چەند پێویستە قیچ و کەک ئەوە ڕوا خۆی تعمیر کردیتەوە خەریکە و مامۆستا ڕێبوار گوتی ینی بەتەمای شتەشیە خێردار بی ئینشاءڵڵا ئینشەڵڵا تا چەند گرنگە پرۆسەی زەواج و هاوسەرگیری و ژنهێنان و شوکردن لە ئیسلامدا چۆن باس دەکرێت وە لە نێویشیدا بابەتێکی دیکە هەیە کە ڕەنگە بەپێی کۆمەلگاکان گۆڕانی بەسەردا بێت ئەویش ئەو بابەتەی هەمیشە وا بووە کە دەبێت کۆڕ بچێتە داخوازی کچەکە هەنی ئەگەر بێت و باوکی کچێک کوڕێکی بینی کە دەگونجێ بۆ کچەکەی خۆی دەتوانێت ئەم باوکە بچێت بە جۆرێکی دیکە ینی داخوازی بکاتەوە بە کوڕەکە بڵێ من کچێکم هەیە دەمێ پێشکەشتی بکەم من ئەو ماسەفات و ئەو وردەکاری کە لە تۆدا هەیە لەگەڵ خانەوادەم لەگەڵ کچەکەم لەگەڵ بیر و بۆچوونەکەی ئەو دەگونجیت دەمەوێت کچەکەی خۆمت پێ بدەم با بزانین لە شەڕەحدا ئەمە تا چەند باسی لێوەکرا و وە گرنگجی بابەتە هەم بوو دەیک و بۆ بۆی گرنگە هەم بووان گەنجاوێت و بتەمانە ژنێ بینن ئەوان بەتەمانە شوش بکەن طبعا 100 ملیۆن نیڤ بنیف جامۆ دەست پێ بکەین دەست پێ دەکەین بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە بەڕێز دکتۆر مەغدیت مامۆستای زانکۆ و تارخوێن خێراتنی دەکەین دکتۆر وعليكم السلام ورحمة الله وبركاته باشي قال بخيراتي دكتور ما شاء الله ما شاء الله برجيز عبرك دكتوريا هوتي في رمضان اما بيدالين كر 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 تو وانا بجنه برجيز ما استشهد زور خوش حال براسي يا رب برادري نزيكي يا كان بلي علاقه ما خوش لقى زۆر قورآن و خوێندێ بانجیشی دایە ئەو تارخوێن بووە تو بانگدا هاوکاری منیشی کردیە هەندێک کراعاتی پێگوتیمە زۆر سپاس دەی خێرە پاشی بێ بنوێستە نزیکیکردن دەستی خۆش فەچی خۆش و بەڕاستی ئەوە بەرەکەتە لە هەر بەرەکەت هەمولا بەخێر بن ئەجا بەرەکەتە بابەتەکەش هەر زۆر گەورەترین بەرەکەت زەواج جامە دکتۆر جارێ ڕەمەزانەتە پیرۆز بوو خودی قبیل کرد هەموو ئەم زەواجێ باشە زواجت ئیسلامێدا شوان تشتێت سابتە قانونا خۆ هەیە وی نەوعیت vێت تو بکی وی تەمەنی vێت تو بکی هەندا تو بینی هەندانە ئەیتە پێچێ ببینێتە پێچێ نەببینە یانژی شوان تشتای ئەوێت گۆڕانکاری بسەرداتێت چاوە گۆڕانکاری بسەرداتێت بۆ نمونە سەروەختی پێغەمبەری سڵاو سەر بن نەوعەکی زەواج تۆتەکردن و بجوورێکی خەلق چوو پێش کچا و بخۆت ئینا نوکە سەردەمی سوشیال میدیایە مەسەلەن چاوە زەواجێ بکەن چاوە ئەیک و دوو بنیاسن چاوە ئەیک و دوو ببینن ئەمە ئەف دەرگهەیە مازن بڤکردا بچینەتنەوە بە کوردەکەی چۆن ژنی بین و چۆن شوو بکەین بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه والذين اهتدوا بهديه إلى يوم الدين ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا آمين يا رب العالمين السلام عليكم ورحمة الله وبركاته پێشەچی دەستخۆشیتان لە یەکەم بۆ ئەو بەرنامە جوانە و خوای گەورە مۆفەقتان کات و پیرۆزبایی مانجی ڕەمەزان لە ئێوەی بەڕێز و لە خەڵکی خۆشەویستی کوردستان و مسلمانانی دنیا بەگشتی یەکەم ئینشاءڵڵا واشپاڕێمەوە لە خوای گەورە ئەو مانگە پیرۆزەی ڕەمەزان ببیتە مانجی خێر و خۆشی و ڕەحمەت و بەرەکەتی خوا بەسەر گەلانی دنیا بەگشتی دوورخستنەوەی ناخۆشی و ئازار و ئەشکەنجە بە تایبەتی ئەو ڕووداوانەی پێش ئێستا ڕوویاندا بۆ مەلەرزەی لە وڵاتی تورکیا و لە سووریا و لە شوێنانی تر و هەتا لە کوردستانی ئەمەش ئەپاڕێنەوە لە خوای گەورە دوایی ناخۆشیەکان بی لەسەر هەموو میلەتانی مسلمانان بەگشتی ئەو بابەتەی بەڕێستان ئیشارەتان پێکرد بابەتێکی گرینگە بەڕاستی بابەتی هاوسەرگیری بابەتی زەواج تەبان خوای گەورە لقرآن پیروز باسی کردی و من آیاته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة واتخواي قورا كجنسي إنساني دروس كرت مروفي دروس كرت لسزوي كأو برين أو مخلوقي خوا كإنسانة بيكاتي لدو رقز لرقزي نيرو لرقزي مي كأوج دفرمي رب العالمين يعني هر هردوشان بإنسان دادنت أو يك لا قولي عظمة قرآن
کە سەردەمی تاریکی بووە لە وڵاتانی دنیا لە ئەوروپا لە زۆر شوێنی تر ئافرەتیان وەکو بەشەر تەماشا نەکردیە بەڕاستی وەکو مرۆڤیان تەماشا نەکردیە بەس 1400 ساڵ پێشی ئێستا کە قورئانی پیرۆز ئەو ئاەتە پیرۆزانەی بۆ پێغەمبەر ڕەوانە کردیە و ئەویش لە بۆ ئومەتی مسلمانان و لە بۆ دنیاش بەگشتی ئینسان لە دوو ڕەگەز پێکاتێ نێرومێ ئەنجا طبعا خوای گەورە دەفەرمیت من أنفسكم أزواجا لتسكنوا إليها يعني ليرا زواج لقل زواج سكناي باس كرديا يعني جيانو گوزەران و خۆشی و ئارامی و بەختەوەری و هەموو ئەوانە دەگرتەوە ئینجا وەجعل بینەکم مەودەتان وەڕەحمە ئینجا کاک شڤان دووسێ عەفوەن ئەگە ناوەکەم غەڵەت نەکرد ئەو شەعبەز جا تەواو زۆر باشە ئەمن لە دکتۆر شڤانی خۆشەویست لە غەڵەتم کرد ئەو هەر پێی دەڵێن دکتۆر شڤان سڵاممان لێیە کە چەند پرسیارەکەت کرد بەس کاک هەندرێن ئاسانی کرد لۆ من گوتی بە کورت و مختصری مامۆستا ماسنەی ژن و ژن خواستن و ئەو شتانەیە طبعا بەڕاستی ئاینی پیرۆزی ئیسلام هیچ سنوورێکی محەدەد و دیاریکراوی دانە نایە کە کوڕێک داخوازی کچێک بکە یاخود کچێک داخوازی کوڕێک بکەم بۆ نمونە ئەوەکو نمونە باز دەکەم هیچ سنوورێکی محەدەدی دانە نایە تەنها فوقها و عولەما و زاناکان لە کتابی شەرعی و لە فقی ئیسلامی تەفاسیلێک هەیە دەربارەی مەسەلەن هەندێک شت یەک لەوانە کە زۆر گرینگە کەفاعەت کە هاوکوفی یەک بن بە کوردی خۆمان ئەوەی باز دەکەین ئەوانەی هەیە ئەو مەرجانە مەرجی سەرەکینین تەبان ئەوانە هەمووی چییە هەمووی بیریان لێکردیتەوە دیڕاسەیان لەسەر کردیە تاوەکو نێوانی ئەو ژن و پیاوە بگونجێ باش بیت بۆ نمونە ئەگەر گەنجێک داخوازی ئافرەتێک بکە ئافرەتەکە لە پایەی کۆمەڵایەتی زۆر جیاوازبی لەگەڵ ئەو وەکو معیشەت و وەکو هەندێک ئەو حالاتە کۆمەڵایەتیانەی کە هەن لەناو ئێمەش و لەناو وڵاتانی تریشدا زۆر هەیە لەوانەیە سەرکەوتو نەبن لە زەواجەکەیان بەڕاستی ئەگەر ئەو گەنجە بگەڕێ لۆ کەسێک هاوکوفی خۆی بی یاخود کچەکەش کە ڕازی دەبی بەو گەنجە سەوازی لەگەڵ بکە هاوکوفی خۆی بی لەوانەیە باشتر ببین لە بینیان مەسەلەن ئەگەر ئەو زۆر دەوڵەمەند نییە ئەو دەوڵەمەندە لە ڕووی مادیەوە یاخود لە ڕووی عەشایریەوە لە ڕووی زۆر شتی تر ئەوە سەرکەوتوترە زەواجەکە بەو شێوەیە ئەگەر بکرێت حتا شەریعەتیش پەرەی بەوەدایە و ڕێگەی پێدایە بەڕاستی بەڵام بەعموم زەواج ئەو زەواجە شەرعیەی کە ئێمە لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وەرمانگرتیە چەند مەرجێکی تێدا باس کردیە پێغەمبەری خوا دەفەرمی ئیذا جاءکم من ترضون دینه وخلقه فزوجوه کەسێک خەڵک دێتە داخوازی خوشتی یان کچی دەفەرمێت زۆر باس لە دوو مەرز دەکە دینه وخلقه خلقش هەر دین نییە دکتۆر خلق يعني هەر دین هاتیە تەکمیلەی خلق بکە کە پێغەمبەری خوا لە فەرمودەیەکی تر دەفەرمی ئینەما بوعیثت لأتمم مكارم الأخلاق طبعا خلق ببورە دکتۆر ینی لێرە مەبەستی تەبیعەتە خوڵقی ئەو کەسێ یان ئەخلاقە هەمووی دەگرێت زۆر جاری وایە کەس ئەخلاق کە ڕەوشتی بەرز بیت ئوسلوبی قسەکردنی تەعاملی ڕێزگرتنی گفتوگۆی دەستپاچی ئەمینی و خاوێنی هەموو ئەو جوانیش بە نەزەری ئەو کەسەی کە دەچێتە داخوازی ناکەوێتە نێو چوارچێوەی خوڵقەوە نەخێر حتا فەرمودەیەکی ترمان هەیە دەڵێ تنكح المرأة لأربع پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم ئافرەت دەکرێت داخوازی بکرێ مارە بکرێت لە بۆ چار شت لمالها ولجمالها ولنسبها ولدينها لە کۆتایی فەرمودەکە دەفەرمێ فەظفەر بذاتی دینی تەریبەت یەداک دەڵێ ئەوەی خاوەن دینەکە هەڵبژێرە دەست بە خەسار ناڕوە لەبەرچی جوانی شتێکی سانەویە لەوانەیە بە پێی بارودۆخ و تەمەن کۆتایی پێبێت ماڵ و سەرەت و سامان خوای گەورە بەخۆی دەزانێت تؤتی الملک من تشاء وتنزع الملك ممن تشاء مەرج نییە کەسێک ئەوڕۆ نەدار بیت هەتایە وا بیت لەوانەیە زۆر خوای گەورە دەوڵەمەندیکە زۆر کەسیشمان دیتە زۆر ئیمکانیاتی مادی باش بووە هەمووی لە دەستدایە و ئیفلاسی کردیە کەواتە ماڵیش زۆر قیاس نییە نەسەبیش زۆر سابت نییە ئەوەی کە دەمینێتەوە دینە بەڕاستی کە دینیش پێکاتیە لە ئەخلاق و لە هەموو شتەکانی ترەوە پێغەمبەر زۆر تاکید لەوە دەکاتەوە چ لە بۆ هەڵبژاردننی کچ و بالمقابل ئەو جارە چ لە بۆ هەڵبژاردننی پیاو ئەگەر ورتر قسە لەسەرەوە بکەنیان دینەکە بەزاوا سێر نەکرێت لە بەروی کەسەکە ڕۆژوو دەکرێ و نوێژ دەکرێ و
قورآن دەخوێنێ ینی هەموو ئەوەی کە لە نێو دیندا هەیە لە تەبیعەتە لە خوڵقە لە تەسەڕوفاتە هەموو یەک بگرێتەوە لە نێو دینەکەدا نەک ئەوە بە سادەیی تەنیا لەسەر تەرکیز لەسەرەوە بکرێتەوە ئەوە ڕاستە ئەمن لێرە کاک هەندرێنی بەڕێز حەز دەکەم ئەو خاڵە دەست خۆشبی جوان بە خەڵکی خۆمانی ڕابگەینین. دینی پیرۆزی ئیسلام بریتی نییە تەنها لە شعائر ئەو شعائرە پیرۆزانەی وەکو نوێژە وەکو ڕۆژیە کە ئێستا ئەمە لە ناو ڕەمەزانین وەکو حەجە وەکو زۆر ئەو شتانەی ترە کە پیرۆزن ئەوە هیچ منەتی تێدا نیە ئەمە کە نوێژ دەکەین واجبە لەسەر شانمان تەماشای تحصیل الحاصل ئەوەی مسلمان بی پێویستە نوێژ بکە ڕۆژی بگری ڕەمەزان حەج ئەگە ئیمکانیات و توانای هەبوو ئەوەی گرنگە ئەوەی پێویستە ئەوەی ئەساسە ئەو دینە پیرۆزە ئەو نوێژە ئەو عیبادەتە وامان لێ بکە ئەخلاقمان جوان بیت وامان لێ بکە ڕەفتارمان پاک بیت ئوسلوبمان تەواو بیت صادق بین درۆی نەکەین دەست پاک بین خیانەت و دزی نەکەین خراپە نەکەین پاک بین سەلیم بین ڕەوشمان بەرز بی ئەزیەتی دەوروبەرمان نەدەین ئەزیەتی دایک و باوکمان نەدەین ئەزیەتی جیرانەکانمان نەدەین یعنی وهکەزە لەگەڵ مەکتەب و لە دەوام و لە مامۆستا و ڕێزگرتن و تەقدیر و هەموو ئەوانە کەواتە دین لێرەدا ئەو هەموو خاڵە دەگرێتەوە هەرەوە نیە بڵێ نوێژ و ڕۆژی دەگری پیاوی وا هەیە ژنی وا هەیە دەگوترەیە کە دینی نوێژ دەکە بەڵام وڵی کەس لەگەڵی ناحەوێتەوە ئەوەیە بالفعل ئەمن زۆر لێرە حەز دەکەم ئەو خاڵە بگەینم ڕێزی تایبەتم هەیە بۆ ئەو برا بە ڕێزانەی خۆمان کە ئەهلی مزگەوتن کە ئەهلی نوێژن ئەو نوێژە پیرۆزەی کە دەیکەین ئەو دینە پیرۆزەی کە بریتیە لەو شتانە هەر ئەوە نییە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەفەرمی الدین و المعاملە معاملەیە ئەتوو لە مزگەفتێ نوێژێ دەکەی کە لە مزگەوتێ هاتیە دەرێ دەبی کە دەچیە سەر دوکانەکەت زۆر کەسێکی ڕازگۆ و صادق بی باش بی دکتور فێڵ لە خەڵکی نەکەی ئەزیەتی خەڵکی نەدەی لە معاملە تەماشا دکتور خودش تەڕۆزی بێت بەس ئەم دیسە بەکردنە بەسەر بابەتە خۆی گرنگ گەلە زۆرە بەحسی هەندێک کردی کوڕ دی بۆ خۆل دیف کچێک گەڕێت یعنی بۆ بدەی بۆ کوڕێ خۆل دیف کچێک گەڕێت بەجاز بێ کچ بەس لە ماڵی باوکی دادەنیشی چاوەڕێ دەکات چێ دێتە داوای یان کچیش مافی ئەوەی هەیە بگەڕێ کوڕەکی باشە بەڕێ کەسەکی وە داوای لێ بکە کە بستە داوای کچەکە بۆن من جارێ باوکەکە لێ گەڕێ باوکی کچێک ژوانی پێ کوڕی چاکە و دەڵێ نە باوکەکە لێ گەڕێ باوکەکە جارێ مە بینە سەر کەسەکە خانژنی نەینایە کاک نانەینە خودی کەریمە خودی ئەمن لە ساڵی حەزەکەم ئەو قسەی باسکەم لە ساڵی 95ەوە هەتا ئێستا بەردەوام ژنم لە خەڵکی مارە کردیە بەڕاستی خۆش نییە ئێستا کە لێرە مەقسەدم ئەو خۆشەویست بەبێ مقابلیش ینی هەر حەزم کردگە خێربی ئەوە ینی کاکشوان زۆر لە دواوەیە کاک هەندێن لە زۆر شتی لە زۆر ئێستا لە مێژ لێ مارە بکرد هەبووە سێژنم بە یەک شەوی مارە کردیە یەکیان پێش مەغریبی یەکیان پاش مەغریبی یەکیان پاش چیرۆکەچی دوورە درێژ هەیە دوای بازەکەەوە ئەگەر ژنتینا دکتۆر دەبی مارە ئەمە لە خزمەتم ئەزا دکتۆر ئەو زەبات جوابت بدەم بەڵێ دەچی لە خۆی دەگەڕێ لە فەیسبووکی لە سناپی لە خشکو لە داکی و دەگەڕێ کەس بەس لە ماڵی باوکی دادنیشی هەتایەکە یان کچیش مافی ئەوەی هەیە لە ڕێی خۆی یان لە ڕێی دەوروبەر بچی داوای کوڕەکی باش بکە بێتە داوای خۆی ئەمە ئەگەر تەماشای پێشینەی خۆمان بکەین دایکی مسلمانان خەدیجە ڕزای خوای لەسەر بیت کە ئافرەتێکی زۆر گرنگ و کاریگەر بووە لە کۆمەڵگەی خۆی تەمەنیشی هەبووە کە پیاوەکەی وفاتی کردیە پێغەمبەر لای ئەو ئیشی کردیە سەلامی خوای لەسەر بی کە دیتیتی پێغەمبەر زۆر ئەمینە زۆر دەستپاکە زۆر سادقە زۆر باشە یەک لە خزمەتکارەکانی تێدەگەینی داخوازی پێغەمبەری لۆ بکە تەماشاکە ئەو بەخۆی پێی دەڵێ بەس چییە ئوسلوبەکەی زۆر جوانە دەڵێتن بە پێغەمبەر دەڵێ ئەتوو کووە ژنانی دەرێ وەڵاهی ئەمن زۆرفم گونجاونی و نەگەر زۆر حەزەکەم تەمەنیشی تەمان 25 ساڵە دەرێ ئەگەر ئەمن ئافرەتێکی باشتر بۆ بینمەوە خۆی خەدیجە پێی گوتیە تەماشاکە بەڵام یعنی بەو ئوسلوب و تەریقەیە کەواتە کوو پیا و کوو گەنج دەچی داخوازی دەکە و چاو دەجێڕی و کچێکی باش و بە ئەخلاق دەبینیتەوە کچیش بە هەمان شێوە کاتێک ڕێپێدراوە لە ئاینی پیرۆزی ئیسلام لە هەمان کاتیش ئەو کچە بەس زۆر گرینگە هەندێک ئەوەی عرف و عادەت کە زۆر زاران ئەمە لە فقی ئیسلامی لە ئوسولی فقی ئیسلامی زۆر تاکید لەوە دەکەینەوە عرف یەکە لە سەرچاوەکانی تەشریع
بە مەرجێک عورفەکە عورفەکی غەڵەت نەبیت عورفەکی گونجاو و باش بیت کاتێک ئەو عورفە مەسەلەن ئەو کچە دوور لەو خوشکە بەڕێزانەمان مەبەستم ئەوەی خۆی سوک نەکات تەماشاکە بەڕێز و سنگەوە داوای کوڕەکە بکات نەک کوڕەکە بیکاتە نقطەیەک لەسەری کاتە ئەگەر زەواجیشی لەگەر ڕۆژانە بە چاوی دابداتەوە تەماشاکە ئەوە جوان نییە بەڕاستی بەڵام دەکرێت ڕێگای باش هەیە لە ڕێگەی کەسێکی ناسیارەوە لە ڕێگەی ئافرەتێکی تێگەیشتیەوە حتا لە ڕێگەی خوشتی ئەو کوڕەوە لە ڕێگەی کەسێکی نزیکی ئەو کوڕەوە مەسەلەن من زۆر ئەخلاقی ئەو کوڕم بەدڵە ئەگەر بێتە داوام شووی پێ دەکەم مەسەلەن بۆ نمونە حتا ئەوەمان تەماشا دەکەین عولەما و زانا و دانا و شارەزاکانی ئەو ئیسلامە کاتێک دیتیتیان یەکێک لە قوتابیەکانیان یەکێک لە خوێندکارەکانیان زۆر پاک و خاوێنە بە ئیمامی شافعی وای کردی ڕزای خوای لەسەر بیت کچەکەی خۆی پێدایە ینی کوڕەکەی داخوازی کردی لەو کچەکەی خۆی تەماشاکە ئیمامی شافعی ینی بۆ کچەکەی خۆی بۆ کچەکەی خۆی بەڵێ ئیمامی مالیک بە هەمان شێوە ینی ئەو عالیم و زانایانە کاتێک کەسێکیان دیتیە گونجاوە ئاساییە باوکەکە خۆی داوای بکە لەو کچەکەی خۆی ئێستا ئەمن بەڕای خۆم ژنهێنان لە بۆ کوڕەکانمان زەحمەت نییە کەس بە شودانەکان زەحمەت لە مجتەماعی ئێمە و ئێستاش لەو سەردەمەی کە تێداین ینی کاتێک باوکەک کوڕێکی باش دەبینیت سیفات و ڕەوشی بەرزی تێدایە گونجایە ئاساییە پێی بڵێ وەرە کچەکەی خۆمت بدەمێ لەوانەیە کاکژبان زۆر پێیان گوتبیت ئەو ئەکید پێیان گوتی بە تاکیت خۆ لەو لەمێنەوە ئارێ بخوای گوتیە کەسێکی باش دەزانی ئەمن ئەوانەی مەسان بە منیان گوتیە مەسەن وەکو باوکی خۆم وەکو براگەوری خۆم دایان دەنێم طبعا مەقسەدم ینی ئەوە هەڕسقە ئەوە شتێکی باشە ینی باوکە کە کوڕێکی باش دەبینیت حەز بکە ببیتە زاوای ینی کچەکەی خۆی پێشکەشکە ئەوە مانای چییە تا لۆ نمونە جارەچیان لە ژنمارەکردنێک باوکە مووقفێکی زۆر زۆر جوانی نواند ئەمە عادەتەن کاتێک عەقدی زەواجەکەمان تەواو کرد دەڵێنە کوڕەکەی زاوا دەڵێن هەستە دەستی خەزورت ماچکە چکە خەزوریش وەکو باوک وایە بەڕاستی ئەو کاتە خەزورەکە چی گوتی دەستم ماچ مەکە گوتی ئەتوو دەست بینە بە ئەمن ماچی بکەم ئەو کچەی خۆم کە بە ئەخلاق و ڕەوشتەوە پەروەردەم کردیە ئێستا تەسلیمی توی دەکەم شەرمەزارم مەکە تو خۆت لێ بووی کە ئەو مووقفە بوو ئەمن لەسەر من بەس بیستیت بوو لۆیان جێڕایمەوە ینی ئەو حالەتە بەڕاستی هەندێک بابەت جوانە شتێکی زۆر جوانە هەندێک بابەت لە نێو کۆمەڵگەی کوردی و کوردەواریدا دەبینرێ بۆ نمونە یەکێک لە نمونونەکان ئەوە باس دەکەی منیش کۆمەڵێک نمونەی بەو شێوازم هەیە بە حیوار و قسەی جیاجیا ینی بەڕاستی جێی دڵخۆشیە ئەگەرچی مەسەن جاری وایە لە هەندێک کۆمەڵگەدا بە جۆرەشی دیکە سێری ئەو بابەتانە دەکرێت بەڵام کەسانی دیکەشەیە ئاستی ڕۆشن بیریان بەم شێوەیە بەرز و جوانە ینی بەڕاستی جێگای خۆشحاڵی وردە وردە خەریکە ئەم بیر و فکرە بە تەواوی دەکرێتەوە ینی زۆر جوان دەبێت ئەوە جێگەی دەستخۆشیە هەندرێنی بەڕێز بالفعل شتێکی زۆر زۆر جوانە چونکە بەڕاستی ئەمە ئێستا لە سەردەمەک دەژین هەموو ئەو گۆڕانکاریانەی بووە ئەمە بەشە ئیجابیەکەی ئەگە تەماشا بکەین تەبان هەموو ئەو پێشکەوتنانی ئێستا لەو سەردەمە هەیە ئیجابیشی تێدایشتی ئەرێنی باشی تێدایشتی نەرێنی خراپیشی تێدایە بەڵام ئەمە بەڕووە باشەکەی تەماشا بکەین زۆر ئاساییە ئەگەر کچێک حتا مەسەلەن لە سنووری ڕەوش تێنەپەڕیت تووشی خەلوەت نەبی بە تەنێ لەگە کوڕەکە قسەشی لەگەڵ بکە گفتوگۆشی لەگەڵ بکە بە حزوری خوشکەشی بە حزوری دایکی ئاساییە زۆر شتێکی ئاساییە لەگەر برایەکەی کاتێک ئەو کوڕە دەیەوێ ئەو کچەی بخوازی ئاساییە کچەکە لەگەڵی دابنیشی چەندین ڕووداوی لەو بابەتانەمان زۆر هەبووە لە حتا لە سەردەمی پێغەمبەری سلامی خوای لەسەربی باوکە کچەکەی خۆی بە زۆری بە شوو دایتە کەسێک هەستایە چوویتە خزمەت پێغەمبەری ئافرەتەکە بە جورئەتەوە گوتی ئەی پێغەمبەری خوا باوکم دەیەوێ ڕای خۆی بەسەرمەدا بسەپێنیت و ئەمە نامەوێ شوو بۆ بکەم پێغەمبەر گوتی تەواو ئەتوو دەتوانی شووی پێنەکەی یعنی ئاساییە حتا لەو ڕۆژ و لە ڕوەکەی تریشەوە کە گفتوگۆ گۆڕینەوە قسەکردن چونکە ئەوانە ژیانێک دروست دەکەن دکتۆر لە مەسەلەی گفتوگۆ و گۆڕینەوە و یەکتر بینین لێرە ئیشکالەکەی مەسەلەن کوڕێک دەستە داخوازی کچەکی ماڵی کچەکە دەچن لە خەڵکی دەپرسن فلانە کەس کووە لە نزیکەوە کچ و کوڕەکە یەکتر ناناسن کوڕەکی باشە کوڕەکی ئەو هەیە دوای ئەوها دەرناچی کە بەدڵی یەکتر بن و ژیانێک پێکەوە بەسەر بەرن
لەوە حەل چییە کچ و کوڕەکە یەکتر ببینن ماوەیەک تەبیعەتی یەکتر بزانن یعنی چەند ماوەیەک پێکەوە بن چۆن پێکەوە بن چ شوێنێکی یەکتر هەیە دەتوانن ببینن هەتا لە شوێنەکانیش لە جەستەی یەکتریش مەسەلەن کوڕ بووی هەیە چ شوێنێکی کچەکە ببینی کچ بووی هەیە چ شوێنی کوڕەکە ببینی هەتا لەوەش بە تایبەت لەم سەردەمی سوشال میدیاوانش ئیشکالن ڕاست خۆی لە ڕاستیدا ئەمە بە حکمی ئەوەی هەندێک ئەو ئیلتیزاماتانەی هەیە کە شتەکان هەمووی لە ئاینی پیرۆزی ئیسلام وەردەگرین زۆریش باشە زۆریش گونجاوە زۆریش تەواوە بەس لێرە یەک خاڵ هەیە ئەوەی کە بیدایەت باس حەز دەکەم ئەوەی باسکەم ئەو بگەڕێمەوە سەری خۆی کاتێک کەسێک بۆ نمونە هاتە داخوازی کچەکەی من ئەمن کە دەچم لە کەسێک دەپرسم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ المستشار مؤتەمەن فإذا استشير فليشير بما هو صانع لنفسه دەبی ئەو کەسەی کە هەڵی دەبژێری لێی بپرسی کەسێکی ڕاست بیت کەسێکی گونجاو بیت کەسێکی ئەمین بیت لۆ فەلیوشیر بما هو صانع دەبی ئەو کەسەش کو لۆ خۆی ئەگەر لۆ خۆی ئیستیشارەی پێ بکات چ دەڵێ لۆ خۆی چ دەڵێ دەبی ئەوها بە کەسەکە بڵێ تەماشای نەک ئیبرازی جانی بە خراپەکەی بکات باشەکانیشی بڵێ ئەگەر خاڵیشی هەیە لەسەری خراپە ئەوانیش بڵێت بەڵام هەر ئەوەش کفایەت نییە مەفروزە ڕێ بدرێتە کچەکە حتا سەردەمەکانی خۆی لە کتابە فقهیەکانیش داهاتیە دەموچاوە دەستە ڕۆیشتنە دیتنە هەموو حەقی خۆیتی کوڕەکە ببینیت نەک هەردابنیشی لە ماڵێ چایەکی بخواتەوە شەربەتێکی بخواتەوە تەواو بڕۆ و خلاص بڕۆ ڕازیمە بەس دەموچاوی ببینیت نەخێر دەموچاوی ببینی گفتوگۆی حتا بەعزێک لە فقهاکان دەڵێن مەفروزە ئەگەر بۆنی دەمیشی بکات بزانی کووە چونکە زاری وا هەبووە پیاوێک ژنێکی داخوازی کردووە کچێکی داخوازی کردیە دەمی بۆنی لێ هاتێت دوای تووشی تەلاق بووینە یان بە هەمان شێوە کچەکە لەگە کوڕەکە نەگونجایە زۆر شتی تر لەو بوارانە تەبیعەت خولق گونجان ئوسلوب تەحمل هەموو ئەو شتانە حەقی خۆیتی بزانیتن ئینجا لۆیە لە کوردەواری فترەی دەستگیرانی هەیە ئەو فترەیەش ئەگەر بگونجێت شەرعیە فترەی خراپ نییە بەڵام نەک بەیەکەوە دەربچن و کەس لەگەڵیان نەبیت و ئەوانە بەس دەژیران دەربچن ئەتیادیە بەڵام ئەگەر لەگەڵیان ئەگەر بە حزوری کەسێکی محرەمی خۆیان سەناتوان دەربچن لە کاتێکدا حەڵاڵی یەکدینە ئەمە باسی دەژیرانی دەکەین کاکەندرێن ئەمە ناڵێم عەقدی زەواجی کردبیت ئەگە عەقدی زەواجی کردبی کێشە نییە ئەگەر مارەی کرد بەڵێ هیچ مشکلەی نییە زۆر ئاسانی لەگەڵی ئەمن پێش مارەی دەرێم پێشمارەی ئەوەش ئاساییە دەچی داخوازی دەکا دەڵێتن ئەمە حەز دەکەین لە یەکتر تێ بگەین ڕێگە پێدراوە لە شەریعەتی ئیسلام یەکتریش ببینین چەند جارێک سەردانی بکەن و ئەوان سەردانی وان بکەن حتا کچەکەش بۆی هەیە کوڕەکە ببینی بزانی ئوسلوبی کووە بزانی تەعاملی کووە قسەی لەگەر بکە حتا جار وایە مەسەرەن شتێک بکە بەدڵی کوڕەکەی نەبی بزانی کاردانەوەی چییە زۆر ئاسایی ئەو شتانە کوڕەکەش بە هەمان شێوە بەس ئەمن دەڵێم لە سنوورێکی شەرعی بیت کە سنوورەکە تێپەڕین نەبی بە تەنها نەبن چونکە لۆیە پێغەمبەری خوا سەلامی لەسەر کە دەفەرمی ما خلا رجل بامرأة إلا وثالثهما الشيطان کاتە خەلوە دەستی پێکرد شەیطان لە بینیانە تووشی لەوانەیە غەڵەت ببن تووشی چونکە هەرزەکارن و لەوانەیە مەسەلەن شتی تر بێتە گۆڕێ حتا لە ناو مجتەماعیش تەمەشاکە ئەگەر عورفێکی مە هەیە کاکە هەندرێن ئەو پرسیارەی دووەمت کە کرد ئەوەش جاروەیە عەقدی زەواج کرایە ناگوازرێتەوە لەوانەیە مانگەک دوو مانگ تاخیر دەبن کچە و کوڕە زۆر دەچنە دێت دوایێت لێک زیاد دەبنەوە دەمەوێت قسە لەسەر ئەوە بکەم ئەوەش ئیشکالی لێت تێدا دروست دەبیت بەڵام مامۆستا ینی شتێکی دیکە ئەوە بوویتە عادەت لەن ئەوەمە یاخود ئەگەر لە ڕووی شەرعیەوە ببوورە کەسەکە مارە بڕن دەتوانن بچنە دەرەوە دەتوانن چەند مانجێکە بە تەواوی لە یەکتری بگەن ئەوە نازانم با نەڵێم ئەوە ڕای منە ئەگەر ئەوە ڕای من بێت ئەوە دەکرێت لە ڕووی شەرعەوە گونجاو بێت ینی کەسێک کچێک و کوڕێک و مارە بڕن و حەڵاڵی یەکدینە دەستنە دەرەوە باشتر لە یەکدی بگەن کۆمەڵێک شتی لەو بابەتانە بەڵام نەگونجان ئیدی ئەمە نابێتە فرسەتێکی باش بۆەوەی مەرحەلە قورسەکە بە نەبڕن کە مەسەلەی زەواجە بیانوێ بە ئاسانی لێکدی جیا ببنەوە هاوڕامە بۆچی لە کۆمەڵگەدا وا لێکراوە کەسێک ئەگەر مارە بڕبوو دواتر جیا بوونەوە ببێتە عیبە بۆ ببێتە عیبە ئەمە لێرە شەرعەوە دەمەوێت باس هیچ کێشە هەیە ئەمن لەگەڵتم 100 شەرعیش ڕێگەی پێدایە و ڕێگەشی لێ نەگرتی ئەوەی هەیە عورفە ئەوەی هەیە مەسەلەن هەندێک شتی کلتورە لە ناو ئێمەدا
مەسەلەن دەڵێن کە عەقدی زەواجی کرد زۆر جار بابەکە دەڵێ هەفتەیەکی پێنەچی دەبی بگوازنەوە کچەکەم ئەمن لە من بپرسی دەرێم لەگەڵ نیمە لەبەرچی لەبەرەوەی لەوانەیە ئەتوش لە کوڕەکەی شارەزانە بووی باش کوڕەکەش لە کچەکەی شارەزانە بووە باش ئاساییە ئەگەر بەیەکەوەشدان تازە حەلاڵی یەکن ژن و مێردن بەس هەتا نەیگوازیتەوە باش نییە بستە لای وەکو تێکەڵبوونی ژن و پیاو لەبەر ئەوەیە بزانە لەبەر ئەوەیە دەڵێن باش نییە ئەمە عرفیەن لەبەر ئەوەیە دەڵێن نزیک بوونەوە نا بەڵێ بەس وەچی تر هەر لەوێش دەرچوونیان کەسێکی تریان لەگەڵبی ئاساییە خوشتی کوڕەکەی خوشتی کچەکەی برایەکیان نزیکەچیان دایکیان زانی مامۆستا لەبەرچی دەڵێم کە حەلاڵی بن ئەگەر زۆری ئەوان بەیەکەوە دانیشن ئاسایی ئەم بابەتە زۆر وردە هەر چەندە کاتەکەشمان کەمەوە بۆیە لەبەر ئەوە فکریەوە دەکەم چکە بابەتێکە باس دەکات دەڵێ کیمیکاڵی کیمیاییەن ئەو دوو کەسە زۆر جاری وایە کەسەکان یەکدریشان خۆش دەوێت بەڵام لە لەمس و لە پێست ینی ئەو تەبیعەتەن ناگەنەیەک بۆیە دەڵێم لە حاڵەتی مارەکردندا ینی کۆمەڵێک حاڵەتە بێ نەک نزیک بوونەوەی ئەوەی کاوە ماوەیەک بمینێتەوە نەیگوازیتەوە بەڵێ نەیگوازێتەوە لێک تێبگەن من لەگەر ئەوەدا جاری وایە کاکە گونجایە خۆشت دەوێت ڕێزی شەیە کەسەی باشە بەڵام ناتوانانی لەگەڵی ئەمن زارێکیان بەشداری عەقدەکی زەواجم کرد بەڵێ یەکیان دکتۆر بوو تەواوی کرد بوو ئەوی تیش لە کولێی طب بوو کچەکە بەڵێ یەک هەفتە عەقدەکەم کرد لە بەینیان هەردووکیان زۆر تێگەیشتی بوون بە ڕەزامەندیش بوو هەفتەک پێنەچوو داوای تەلاقیان کرد ماڵی کچەکەی لە کوڕەکە ماڵعالم کوڕەکەش زۆر کوڕەکی باش و بەڕێز بوو حەز ناکەم ناوی بینم هەر زۆر هەر بەخۆم چوم لێکم زیاکردنەوە تەماشاکە ینی لەبەر لەوانەیە کچەکە هەندێک شتی دیتی بیت لە کوڕەکەی نەیتوانی بی بگونجێ جارێکی تر عەقدێکی زەواج هەر بەخۆم کردم بەیەکەوە کە چوون شت بکڕن لە بازار کوڕەکە دوو لە بەڕێستان لەسەر جووتێک پێڵاو کێشەی دروست کردبوو مالعیلم هیچ قیمەتیشی نەبوو گوتی مامۆستا ئەوە لە ئێستاوە لەسەر جووتێک پێڵاو دکتۆر نمونونەکان زۆرم بەڵام حەزمان لێ مەشاکل گەورەکە هەز دەکەم تەواو بەس ئەوە بپرسم زەواجەکان هەیە ئەنواعی مەسەرەن ئەوەی بازەکری ئەوە سیغەیە ئەوە مسیارە کچێک بەتەمەنە دەیەوێ میرکە یەکێک دەستە داوە بە دزیەوە بەس بە داک و بابی دەزانن خەڵکی دیکە نازانن ئەو شتانە هەیە لە ناو ئیسلام ڕێگە پێ زەواجە باس لە زەواج دەکەیت تەبعەن زەواج زۆری زۆرە وەکو زۆر نەوعیەتی لە کتابە شەرعیەکان و فقهیەکان هاتیە بەڵام ئەو زەواجەی کە هەم لە شەرعیش و هەم لە قانونیش باسی لێوەکرایە و سابتە ئەوەیە یەکەم شت ڕەزامەندی ژنەکە و پیاوەکە تەڕاضی دووەم مارەی دەبی دیاری بکرێ سەیام شهود دوو کەس بەلای کەم زیاتر لە دوو کەس ئەقل لە شهود ئیثنان دوو کەسن زیاتریش بی زۆر تەبیعیە مەجلیسێک دانیشتین ئەمە هەموو جارێ مارە دەکەین ئەوان هەموو شاهدن کە فلانی کچی فلانی لەگەر فلانی کوڕی فلانی عەقدی زەواجیان کرد بوو نەژن و مێرد وەلی ئەمریش کە بابیتی و کەس و کاریتی بزانن ئەوەش تەبعەن فوقەهاکان خلافیان هەیە لەسەر ئەو مەوزوعە خلاف لەسەر وەلی ئەمر لەسەر وەلی ئەمر حەنەفیەکان دەڵێن ئەگەر ئافرەتەکە تەمەنی 18 ساڵی تێپەڕان بەخۆی دەتوانانی خۆی مارە بکات و پێویست بە وەلی ئەمر ناکە علەنی بوون کە علەنی بوونیش بڵێ کەواتە ئەمە سێ چار مەرجی سەرەکیمان دکتۆر علەنی بوون شەرتە مەسەلەن پێکەوەنە و دەچنە بازاڕی مەرج نییە ئەمە سێ بەر چار مەرجی سەرەکیمان هەیە سێ چار مەرجەکە چییە ڕەزامەندی هەردووچیان مارەی دیاری بکرێ شهود هەبیت هەر زەواجێک ئەو مەرجانەی لێ هاتە جێ ئەو زەواجە شەرعیە کاکە ئەوە لە هەمووتر بەڵێ ئەو جار زەواجەکە ئێستا مەسەلەن زۆر جاران بووە کە پیاوەکو ژنێک عەقدێکی زەواج دەکەن هەرچەندە پێشم خۆش نەبوو ئەو پرسیارە هاتەوە گۆڕێ دەڵێن دیسان مامۆستا مادام بابەتەکە شەرعیە لە فوقەها لە کتێبە فقهیەکاندا باسی لێوەکرێەوە هەروابی کەنێ پرسیارێکیش زەواجی مسیار هەیە ڕێگە پێدراوە بە شتێکی شەرعیە کاکەندرێن لە خوای دەوێت مۆزوعەکەی بکاتەوە ئەمش گوتم حەزم لێ نەبوو ئەو مۆزوع برام بەتەمایچی برام اتقی الله تەماشاکە ئەگەر ئەمە تەماشای بکەین تەماشای بنەما ئەساسیەکانی زەواج بکەین بۆ نمونە ئافرەتێک پیاوەکەی وەفاتی کردیە یاخود ئافرەتێک تەلاقی وەرگرتیە ئەمن ماوەیەک بەر لە ئێستا بەرنامەیەکم کرد زۆر بە وردی ئەو مۆزوعان باس کرد تەبعەن ساڵانە بەڕاستی ئەمن لێرە داوا لە حکومەتی هەرێمی کوردستان دەکەم پلان و تەختیتی جوان دابدرێت یعنی ڕێژەی تەلاق حیفە لە وڵاتێکی وەکو کوردستانی ئێمە کە ئەمە سێ چوار مەحافەزەین بگاتە
5,000 و 6,000 ساڵانە تەلاقمان هەبیت زۆر زۆرە بەڕاستی هەموو ساڵی ئەو ڕێژەیە زیاد بکە زۆر مەترسیدارە کاتێک ئافرەتێک تەلاقی وەرگرتیە یاخود ئافرەتێک مێردی وەفاتی کردی یاخود ئافرەتێک تەمەنی بەسەر چووە لەگەر کەسێک کە خۆی پێی باشە عقدەکی زەواز دەکا حەزناکە عەلەنی بی بەخۆی ئافرەتەکە پێی خۆش نییە یان پیاوەکە زاروێ ئیتیفاق دەکەن پێی خۆش نییە هەموو شروطی شەرعی تێدایە و زەواجە حرام نییە پێویست ناکە ئەمە ناوی لێ بنین ئەوە مسیارە ئەوە بەدزی ئەوە فلانە مهم ئەو مەرجانەی باسم کرد مەرجە شەرعیەکانی لێ هاتە وەلی ئەمری ئافرەتەکە دەبێ هەبێ وەلی ئەمر گوتمان کە بێوەژن بۆ دەتوانێت بخۆی 10 ساڵ گەورەتر بوو وەلی ئەمر گوتمان خلافی لەسەرە حتا لە قانونیش ئەوەی نەکردیە ینی حەسری نەکردی دەکرێت پێویستی بەوەلی دەکرێت پێویستی بەوەلی ئەمر نەبیت بەس ڕەزامەندی و مارەی دیاری بکە و بە حزوری دووشایەت کە عقدی زەواجیان کرد ئەوان لە خۆیان کو لەگەڵ یەک دەگونجێن کو هاوکاری یەکتر دەکەن ئەوە بینی خۆیان لەوانەیە ئەسڵەن ژنەکە پێویستی پێ نەبی ئەو پیاوە بەردەوام لەگەڵی بیت ئەوی ژیانی خۆی هەیە ماڵ و منداڵی خۆی هەیە کە سوکاری خۆی هەیە پیاوەکەش لەبەر هەندێک اعتیباراتی خێزانی حەز نەکا بەردەوام ژنەکە لەگەڵی بیت بەس هاوکاری یەکن پشتیوانی یەکن ئەو ژنە دوای ئەوەی پیاوەکەی وفاتی کردی یا دوای ئەوەی تەلاقی وەرگرتیە حەز دەکا لە سایه پیاوێکدایە تەماشاکە ئەو پیاوە پشتیوانیتی هاوکاریتی با بە عەلەنیش نەبی بەردەوام پێکەوە زەواجە شەرعیە زۆر شەرعیە جە ناوی مسیارە ناوی زەواجی سەردەمە ناوی زەواجی عورفی هەر ناوەچی هەبیت ئەمە زۆر حەز ناکەم باسی ناوەکان بکەم بەڵام مەرجەکان مادام شەرعین حەق نییە کەسانێک بێن قسەی لەسەر بکەن و برێن نابیت ڕێگە پێ نەدراوە پرۆستی دەرگایکی زۆر گەورەمان کردەوە ئیتر ناتوانانی قەپاتین لەگەڵ جەماعەت دوای ڕێک دەکەوین ئەم بابەتە بەشەکی دیکەش هەبی واللهی دەمێنێتەوە سەر پرۆدوسەری بەرنامە کاک محەممەد ئەگەر من لە خزمەتتاندامە ئیشەڵڵا هەر لە مانجی ڕەمەزاندا ئیشەڵڵا هەر لە مانجی ڕەمەزاندا لە چەند ڕۆژی داهاتوودا لەسەر ئەم بابەتە و زەواجی مسیار و بابەتەکانی دیکەی زەواج زۆرەکانی زەواج گفتوگویەکی بەس دەبی کاک ژوان وعد بدا و ساڵژن بێنی ئینشاڵڵا ئەوە قسەی لێ ناکەم حەقم نییە ئەوە ئاسانم کردوت چەند نەو حەکم لەوە باس کرد یەکێکی ئەمە لە بابەت ئەوەم هەرز خۆستا ڕۆزی بێ دکتۆری مەژڤۆن هەیە خودی حەسکش هەر هەیوە ڕەمەزانە پیرۆز دەبی بابەتی زیرەتران زۆر گەلە خۆشحاڵ بووم خواتە من درێژتان کار سەرکەوتوو بن جێم لە دەنجی مامەستای بی نەگەر حەز دەکەم بڕۆم بەس مامەستا شتێکی بەری ئەوزە ئیشڵڵا دەبێژێت مامەستام زۆر خۆش دەوێت خواتەمەنی درێژ لەگەڵ ما بمێنەوە لەگەڵ ما بمێنەوە لەگەڵ ئالان هاوکارم لە دووەکەوە لەگەڵمان دەبێت قسەی لەگەڵ دەکەین و پاشان دەچێن لای مامۆستا گوێ لە شتێکی خۆش دەکەین پێکەوە هەموو سیکەکۆنی بێجۆ بازاری نوێ کرایتەوە سیکەکان نی یعنی بازاری نوێ پارە لە فێر بووم سیکا فێقی بازاری میوە خۆشە ئێستا سیکا نی سیکەکانی ینی بازارێکی نوێ هاوکارم ئالان لە بەغداوە لەگەڵمان دووەکەوە لەگەڵمان دەوێت زەواج هەموو شتێکی لەبی بردەوە برام تاسی لە شواری بکە ئەڵانی ژنی نهێنە ئەڵان باشین کە زیاتر گوێ خۆب ئاخفتنێت دکتۆری دێمە فۆی ژێر بگی ئەڵان ئەبدەمێتە باش ئەو بازارە نوێ کە باسمە کرد ئەو سیکۆنی تایبەت ڕامەزۆنێڤە بازارێ چاوەیە تشتێ وێرێ جداش بازارێ دی ئەرزانترە باشە بین جارێکە سەردانەوە بکەین بله جوان دم باش بیت رمضان و پیروز بیتن جوان یعنی بری از دست باخنت خوب کم از حس کم تو عادی خود گرم مستای جه بینی جو برسفه که بدایت برسف ندای سری آخنا گوتیت جوان عمل ترمینال نیف دولتی ها کین الوری بازار که نیه هاتیه دانان بو شوان رمضان که هر سی شبت رمضان ده بردام بید پتری چل دکان جدا نه خارنن تشت خمالیه یعنی خارنت خمالینه کار دستی خمالیه کلینیکن براند جهانی نه کل ویره تن افروتم شوان رمضان خلق که سردانی که تو خوب کرد دیسان افستیج اگر ویره دانه ده بجین آهنگن تایبت رمضان و یعنی رو رسم و چالاکی ده هم تایبت رمضان و هر چند دنیا و دست پیکه دهی شف فرمی هاتیه وکرن اف بازاره روز دست پیکه نه و هشتا هم دکان درستی نکت نکاری لی الدمت بوری یعنی هشتا وقت دم زیکا ویره قربالغیه که بو بنوید پشتی اف دکانه همی
بجین بازار وافد بیت و تشتنت داده روش کادی کفته بریش برکو اش پشت افطار تا کو بری نیف دم جمریجی قربالغی کا باشه بله نکدم گرتنا و اجبر کوش تا خلک یک درستی پنه حسیه و از بارم تا کو نزیکی جشنت بیتن ده قربالغی یک درست بیت از بچم جاره او خارنگه که خلک یک تتویری گنج تنویری پاشی واد خون دم تا باش بیتن خیراتی براسی سر رمضان تا پیروز بیت بزانین چل ویرهین پیشکشی خلک جانم او برجره او براندك عالميه لدبي اماراته اما لا اربيلي هاتي ليري او ما وجهك ريكلام یعنی این شبلی را پایتخت تاتین دوی که بو کاری خوب بزانین کاری ول دوی که چوه خلک که چوه پیش دي باش رمضان امي بك نيجي بو امي اللي دوه كي جيبك توا سلام خيرات بله جوان یعنی ویک شون کارا بانی اول دیار الهبلی ره بو ریاوی و بازاری او قستاوری که نودی اوج ده بيجي مارکا خور وکن گنج کل ویره دمت باش بیت بزانین اف بازار بوته چوه راستی بازار که گله که باشه افکار گله جوانان یعنی تایبت ماه رمضان دا خلک یعنی روزا شبانه دخول وره بورینید و خودان کار بهن نمایشا تشتن خوب بگن کلو پلت خو خارنت خو بزانین تو سردان هاتیان کاری تل بیره نخیر از سردان یادیم خار نگر وره بخون مسکمه که چای و چوانی نوره باشه بوده پینگوه که چاو راستی چتگی گله که جانه و کارگی گله که لاوه و از حس که بشت صحر هم ماه رمضان دا آن وقت دیجی دا خلقی بشتن یعنی تشت خو عرض کرد آن بهن سردان ویری بکن سگنه باشه دیار دکادی هین هفت گنج الفرید رنجتی بون دما کاساتیم همین روی نگر افکاری متاثر کرد اف دیار دچا بود که گنجت نه بچه شرمی نش برنده او شرم دیگن لاوا نیم مال گلک سپاس بوده باشه ام بچینه لایدی یعنی شوان ویری خارنگه که بو خارنین بشینین خمالی دیار هاتی گرتن کاریواب دومای کاتیه از بچمه ویلایی جهه که سپیاتی های از سپیاتی جی همو و کو دا دیار کردن تشت خمالیه از چمه دفاع بزانم کاریوات چه آدم تا باش بیتن خیراتن سچالا باشه بزانین ویره و چه هیا هین چه پیشکشی خلقید کرد یا ما کلگه رامی فارمه خمالی الگلی بالان داده تا درست کردن همکار دیگه جه پیخامت بر همه می خمالی پیش و چونه دستوا بینیش کردی با خود خلک ما جه گشت وی رادای کو دزانیتن بر همه می خمالی به ماده کیمیاییه کلگه ما هر یاد گلی بالان دا تا درست کردن و خلک ما جه هاری کاره با پیش و چونه اگر سکه بیره ام بزانین چوال ویره هنه چه سپیاتی و هنه همی جور سپیاتی هم مگه جور سپیاتی هن شیرن چهلت ما چهلت هولشتاینن هولندینه همی جور سپیاتی بر هم دینین بونمونه قشتای جبن قشتا ماستا چندین جورت پنیرینه لبنانه تارا ماستا آوا ماستا همی جور سپیاتی جاجی بر هم دینین بزانی خلک چند بجین داخوازی سر تشت تو هایت خمالی داخوازی زوره گلک زوره و او جبرهنده اکو خلک ما دزانیتن خمالیه بو پیش و چونا برهم ما خمالی خلک گلک اوری کاره باشه گنج کادیل ویره اگر اش کرما خوبه ویره بزن یعنی اف بازار چند گرنگ بوا دلیون کاری بوا گنجا رخصاندی زور گرنگه و دلیون کاری باشن و شول گلک باشه ما داشکانده ندانه سرکل و بلد خو و شول گلک باشه پریوچیت و دخواسیه که زورش سر هیا و گلک باشه گلک سپاس بوده جوان یعنی اوک شوان کار دیارت شت خمالیت فروشن هم بزانین گنج الویری نکیده آغویتن همین رو نپیش کامیره جوان یعنی اف بازار دست پیکاویه روشن دست پیکه و کما دیار کردن پتری 40 دکانات شتن جدا یعنی ویری سپیاتین الویری بهنن اگر کسی که الویری ده بید ما باغویت اگر شکر ما خوبه ویری بزانیم هین ویری کاری الویری چیه کاری ما برا پرفورمن ريحة بين خوش كريت سيارانة بين خوش كريت مروفينا وش ماركت فرنسينا ما بخوي تشيكرين وام شين خدمات خلقي خوب كاين والحمد لله بازارك كي باشا يعني اف بازارات چند گرینگ بو يعني چود بينين گرینگیاوی او بو مکو هم شین خلقي دو كي بو ماركا خوب بدينا ياسين ماركا شايك
کبزان مارککانی هاتیت بازاری داف دلیوه کاباش بو کمپانیا ما همشین وی کاری دیار کن بو خلکی سپاسیا ترمینالا دهو کت کن که در فتا دایما و از بارد کم من زانی بود بن چاف دریا پارزگاهی دهو که بو سپاسیا ویجد کم دهی بشکلی که جوان هاتا سردان ما همیا کرد يعني پال پشتی که گله که باش بو ما همیا اف کمپانیت بشکدار بین از بجم همیا رکلام که گله که باش بو کار خویی کری و گله باش يعني در باز بیتن هاتانو که راست روش دست بکنه بس نجاحت که گله که باش تراده کی اینای گل مدا سرچاوت مات سپاس بته بله جوان یعنی اف بازاره بویا جهک بشین بویا ریکک بو دیتنا دلیون کاری بو گنجانش برکو و همو کمپانی دیارن جم خود تایبتن لی پشتی اف بازار و بوی بشک خوی ناوری دی گنج پتر داینه کاری و اف فزرش گشتو گزارا دو کد گل پارزگاه دوک برابوی نو ادی دی بردام بیتم پسی روزن رمضانه جه دست خوشیه بازار کاری جوی گنجا پیدا بینه بازار که پراوش ماشاءالله زا خوشی بازار کات فکرن حولی جی بازار کات فکرن سلیمانی جی بازار کات فکرن و همین در فتن کاری بو گنجا پیدا بله گله سپاس الله خدا حس کرد ان شاء الله در فتح بتم جد الشبکه ان شاء الله دتی هم زیانت و به هم زیان رادگی ان شاء الله هي مازال هي ان شاء الله اخوات تمام ده رادگین يعني خوش دخوين بياسي خوش دكين روجي خو ما دغرين ان شاء الله تعاتي خو ما دكين ان شاء الله ان شاء الله ايه افجوري دسبيكي تا خفتنا قوت يسار زرمن تقول دويتك تو وما مستخد حسك ديفيجن تو دي شعرين دي شعريني ما مستد دي سروديني امنيش امنو ما مصري برجد اول جيل هذا قريب رجال كان ان حاضر هرد ما مصجان حاضر هرد كوني بله حاضر مامن يا دقيقه دي بابي بين ما شعري صافيه أي نقارة بس يبا درقي وفا بكريتوا تابكي دل هر لزنداني جفا بكسيتوا صبري أيوب من لشيبو عمري نوح شون أبي بينتو دو روج يكم ماوا روح كتو ناتو أي نقارة أي نقارة بس يبا درقي وفا بكري دوا تابكي حد لزنداني جفا بكزي دوا صبر أيوب لجيبوها صبر أيوب لجيبوه عمري نوح تون بنت دور روجي ما بنت دور روجي ما روح كتسونا قر للروي الرحمة وابي يا معصبي كشتنم أي مسلمانا رجاك تخدا يا ريت هردي روح الرجال وفايتو صبري من وك حياي عاشقان قتريك با نتكيت قد الروي رحمة وابي يا بعزمي كشتنا
مسلمان رجاكم تو خدایا بیتوا پردهی روح حق رجانا پردهی روح حق رجانا وفيت صبري وك حياي عاشقان وك حياي عاشقان قدرك دڵ قەیدی زولفەکەی هێندەی بە شێوی دیتووە تا نەفەس ماوەم بەفەرموو جارێتر ناسێت ڕۆژی هیجران تاریە یاخود شەوی بەختی منە یا لەسەر ڕووی زولفی شێواوێتی دێو دەخولێتەوە ضل قيدي زلفكي هندي بشوي دي تواب دا نفسنا ما فرمو جاريت الناس روجي هجران تاريخ يا خد شوي بختي منا أمانة لسر روي زلفي شوايتي ديو دخلي اي ما شاء الله بارك الله وإن شاء الله خدش ورازي ويا ربي هربش أخوي حقوق دزاني ألقيت بين شوك باشيفك أتو الشعري بخينه ما مستعد قال يقدر شدي كذا مقامات قريب أخوي يلداني أنا شو يلدك كثير يعني مقصد مش تشوف شو الرؤيات أو إيش تعرف تأثير الزواج نفسه هذا سنة أخوي إن شاء الله إن شاء الله إن شاء الله أبشرك يوصل بدني أسبوعكم تقلق قلت طيب دكتور جان بدل دبو قلب خير بخير بي دكتور جان أم زيادة سلامة يا أخوة يا أخوة بخير بي بخير بي يا أخوة صرت سلام دكتور جان بخير بي از بني سيرتشوفي في دنگي خوش تجيب دنگي خوي خوش ما بحث الزواج هو سرگيري يجي كر حفلة جوا تكرن دي چه دي زارو كينا دنيوه پشتی زواج پشتی سرگيري چوا ام تندرستي زاروكيت خوب پارزين اوت شي كرين مقصد منو اوت جنين بتهبتي للرمضان عند ديزاين زور زارو دايك كب بياني او يكبر رجوع إلو توري كاتورا ما إيه آخرت مش هذا كزاري ويكبر رجوع يعني من ذلك محروم دبل اخوار زور زاري اوج يچ كلبا فروفينينا يعني من دالاني كتمني كان هي توزي گورتر بونا بيان دغوتري كبر رجوبن تا چن کاریگری هي لسروان من دالانه تا تمني چون دتوانن
لە ڕەمەزاندا بەشداری بکەن کۆمەڵک بابەتی دیکەش تەندروستی و زارۆک. کە لە ڕەمەزاندا زۆر گرنگە گرنگی بە تەندروستی زارۆکان بدرێت بجا خدا حەز کردم شەوە بۆ قسەکردن کاوە عومەر بەڵێ پسپۆڕی دکتۆری پسپۆری زارۆکە خدا حەز کردێت گەلمە دۆبەت بەڵێ. دکتۆر فەرموو دکتۆر تکایە فەرموو گەلە بخێراتی عەلەیکم سەلام بەخێر بێ دکتۆر باشی فێرجان بەخێر بی سەحەدت زۆر دەتبینین ماشەڵڵا ڤیدیۆکانت تۆڕە کۆمەڵایەتیەکان تیکتۆک ئەمە زۆر پێم خۆشەوە بابەتانێت و زۆر زەرورە سپاس بە خودێک و مەیک و دۆسەش نزیک وەڵام مهم خزمەت بکەین ینی خزمەتەکانت خۆش زارۆکە و هەمیە دکتۆر گەلە فەرموو دکتۆر بەخێر بێ خۆش بیا خۆ سپاس دەکەم کە تۆ دکتۆری منداڵانی ینی دەمەوێت مەسەرەن ئەوە بڵێم هەمیشە هەڵکردن لەگەڵ دنیای منداڵ زۆر جیاوازە تەحملێکی سەیری هەیە ینی هەرخۆی وایە کە لەگەڵ منداڵ هەڵسوکەوت دەکەی دڵێکی گەورەتر سەبرێکی زیاتر لێزانینێکی زیاتری دەوێت لەگەڵ منداڵان ئەمە چۆنە باسێکی بکە ینی لە ڕوانگەی تۆوە باسێکی منداڵمان بۆ بکە هەڵکردن لەگەڵ منداڵ چۆن چۆنیە و تێگەیشتن لە زمانی منداڵ بە تایبەتی کە کاتێک کە نەخۆشە والله خۆی منداڵ عادەتەن شتێکی ینی کۆمپلکسی پێ معقدە باشە ینی ئاسان نییە بیخینیتەوە بەڵام وەختی دەوێت هەتاکو مناڵەکە بخینیتەوە ئێمە عادەتەن بۆکو دکتور مناڵەکان هەمویان ینی ئەگەر هات و خبرەیەکی هەبوو لە سەر مناڵ ئەتوانین مناڵەکە بخێنێتەوە بجوانی باشە ئەوە لە ڕوویە کرد لە ڕوویەکەوە مەسەن دەبینی ئێمە خۆمان دایمەن لەگەڵ مناڵانی ینی بەیان لەگەڵ مناڵانی نیوەڕ لەگەڵ مناڵان ئێوارە لەگەڵ لە خەویش هەر خەوی مناڵان نەبینین دنیایشی تایبەتە دکتۆر پیر دەبن بە منداڵەکان یان گەز دەبنەوە والله پیر وین هەر بە سەراحەت ینی لەگەڵ منداڵان هەڵکردن تەعاملکردن خۆشتریان لەگەڵ گەورەکان والله ئەگەر مناڵ پێ بکەنێ خۆشە لەگەر بقی ژێنە زۆری بگریە ینی بەڕاستی ینی بێزارت دەکات یانی دایکەکە بێزارەکە باوکەکە بێزارەکە بە تایبەتی ئەو دایکانە ئەوانەی یەکەم مناڵیان بڵین نۆبەریانەیە ئەوانە نازانن چۆن مامەڵە بکەن لەگەڵ مناڵی خۆیان چیان لێ بکەن چۆن کڕیانکردنەوە هەر شتێک دەبینن دوازای نەخۆشیە هەر شتێک ڕووبدا لە مناڵەکە بگریەوە خۆی بگوشە وازای نەخۆش یەکسەر غاردداوە لە خۆی دەدات و ئەگریێت نازانی هەڵیشی گرێ ئێمە لێرە مشکلەکەمان لەگەڵ ئەو دایکانە ئەوانەی نۆبرن ینی بەڕاستی ئێمە دەمانوێت بڕێک هینیان بدەینێ ڕێنمایان بدەینە هەتا کوڕێک نەترسن لە مناڵی خۆیان جاوجار دەستی ناتوانین دەستی لێ بدا ئەترسێ ئیتر ئەو شتانە هەیە ینی بەڕاستی ئێمە محاولاکەم بەڵای لە پێیجی خۆم زۆر محاولاکەم دایکەکان ینی ڕێنمایەکی باشیان بدەمێ بتوانن چۆن ماوەڵە بکەن لەگەڵ مناڵی خۆیان یان پەروەردە یان خواردن نازانن خۆیان ساوی من هەدەفی خۆم بەڕاستی کە ئەو پێجم کردیتەوە مانی زۆر تەرکیزم کرد و سەر ئەو دایکان ئەوانەی نۆبەریان هەیە چکەوانە هیچیان ئەوان لەکوێ وەرەگرن لە دەوروبەر لە دەوروبەریش دای من هەرێک و تەجروبەی خۆی ینی پێڵێ ینی شەرتنی ئەو تەجروبەی خۆی کە هەیتی بۆ مناڵی خۆی کردی بۆ ئەو بەکەڵی بەڵام فەرزێکە لەسەری ئەبێ ئەتوو بیکەی ئەبێ بیکەی وەکو ئێمە چۆنمان کردووە ئەبێ تۆش بیکەی ئێمە وەختی خۆم زۆر باسی لان کۆشتانەمە کرد ئیتر دنیا هات خوارەوە لەسرم وتیان چۆن قسەکەی لانە خراپە و لانک باش نییە و وڵای ئێستش قسەی لەسەر دەکەین بزانین لانک چۆنە لانەکە من یەکەم دکتۆر بووم کە باسی لانکم کرد کە هجوومێکی زۆر گەوریان لەسەر کردم قسەشیان پێوتم بەڵام خۆی حقیقەتە ڕاستەکەیە باشە یانی ئێمە بووە لە ڕاستی دەرچین ینی ئەم ڕاستەکە بێ باسکەین وردەوردە ئێستا خەڵکەکە بڕکوعی و شتیان بۆ دروست بووە خەریکە وردەوردە خۆیان ڕاکێشن بەڵام نۆبەرەکان ئەوانەی نۆبەرن ئەوانەی لە مەڵی خەزوریانن دانیشتنە ئەوانە بڕک مشکلن ئەوانە ناتوان ئەوە مەسانەکە قەنەعەتم پێ ناوە ئەڵم لانەکەەوە ئەڵەوە لەم قەنەعەتم پێ دێ ئەوان ینی لێ ناگەڕێن مەسەن دایکەکە لێ ناکڕێ یا خەسووی لێ ناگەڕێ ئەڵێ هەمومان گەورە بووینە ناو لانێک
من جارك بحسم كر خم بيموتن وتم خم لألمانيا بوم يعني كالألمانيا بوم هر كدا دنيشم باللقاء خانيك خلكم جديد يعني أمزاني أو كردا أو تركا أو هنا أمزاني دواي وتم فكرم كده وتم بو لبيجا كانش بحلا هن قصيان لسر كده وتم كرد سربان ولاق كرتا جاء أوان يكسر قصيان كرد وتان دكتور كاوا عليه حمو كرد أوه يعني تاونية سريان بانو لاقين كرد تاونية وتي دكتور كاوا عليه كرد تاونية من قصيان نكدوا بس لانكم كروتم لانك زرري هي بو منال سريبانك ولاقي كردك لبرو تو اي بسي ماسوك كاين بقوت نابي اسكي بقوت نابي والسري شي بس 4 ساعات لبشتو دريج بو ايوا طبيعي ودومين شهر نام زور بود هات كابرا هيك وقت خوي لا قاندني امي اش لقيته زور يعني مشاكل زور يعني غير بين مشاكل بابا تكبر فريوانه بس حزمان لي هر او دایکی که لەگەڵ مناڵەکەیەتی ئیتر پەروەردەی بکە و تەندروستیەکەی باش بێ چونکە لە ناو ڕەمەزانیش هەر با لەوە دەست پێ بکەین کەنگی جۆرە ئەم بابەتە ئیسلامی ئەو ئایدی مامۆستایەت ئاینیە دوو وەک دکتۆر وەک پزیشک وەک پسپۆرێ تایبەتمەندی زارۆکە کەنگی پێتڤە زارۆک ڕۆژیە بگرێت چ تەمەنێکی دا و بوو زارۆکی ئەو مفایەت ڕۆژیە دەهین بۆ مازنە بوو زارۆکی هەنە خوي عادة الله لا دس خالو بروسروا أبي من الرجو بقري لا تشكا بيش دصال كاتي قشيتي كاتي خواردنيتي بخوا رجعنا بخوا يعني معدل نان بخوا باشا من جال دس خاليو أتواني مثلا أو من الله أتواني برجو بيه ملا برجو كش قرب بيقري أبي هواش واج بيقري أبي فيريكا يعني نكلا برا يعني وكروجي ام بقري يو تحملناك مثلا تدريبي فيكي كالتدريب فيكي أو رأي خومة يعني رأي طبي يعني احتمال يكيك أو رأي نبي براسي خوي باشرين حل كبته من داخلي رجوكي به هواشي وعيش داخلي كي مثلا بيبلي أو رجوك بقدر لساعة 6 وحتى ساعة ديكي ولا باشا دوام روج يعني سيام روج بلين تدريب فيك الله لا بارشي وبيقرا حتى اكو عسر بلين دواتوني بي بلان ما بي دائما ملاحظه كي هم من طازه داخلي بروجو دبي باشا كواتا احتمالي طاقتي او رجوي نبي او قوتي نبي ابي دائما اقات لي بزاني من لك اتواني تحملك جيج بي جيج نبي لخوتي لخونا باشا ابي دايك اقل لو اشتانا بي وكو شلون من لك خوي ببي اجري أبي أقات لي بزاني كروابة بيو دائما بيجريتو دائما نوكو سري بكي بعرزو خوي برين داركا روجوش تقريبا بوشوي أبي ودس بيه بكامنال يعني نك لبرا روجوية كي تاو بقري احتمال هربينك يعني توشي مضاعفاتيش بيه جاوا يعني أقل بين سر هن يعني شيء علمي كبير أو جاء شيء شرعي شيء طبعا اما ناتوان اما فتوى او شتانه بدين بلام اما وكو علمي لا دصل بروسروا من دال اگر روجو بقري زور باش البرو بيش دصل قشي جاري ماويتي قشي بكات حتى كو خواردن بخوات او شتانه بخوات او لهين موضوعي داخل بني خواردن هين اويا كمنال داخلي رجوع بيه بلام موضوعي كي زور قرينج هي ليرة ولا رمضان من حاسكم بحثكم باش اواني دايكانا اواني شيري خويا ددن بمنالي خويا باش او زور قرينج ها بحث شمكر لسر او موضوع اواني شيري خويا ددن بمداليان اي بروجو بيان بروجو نبي جن دايككا بروجو بيان بروجو نبي زور هي علم نعم بروجو متواو خوي عادة حالتها أتواني بروجوبي أو ري من ديسان دوباركم ري علمي كاقساكم من ري شرعي قساكم باشا شرعي لا يكو احتمالا شرع اشتي قبل باشا ودومي قساكم أو شخصي جملة ذكاء تواني وريقري وتواني وريش نقري وانيا أتواني بكاري بيان أتواني بكاري بيان بلام لشش مانجية كم زور قرنقا شش مانجية كم منال دائما اعتمادي يعني لسطاسة
لەسەر شیرە بڵێ دایکێکە بە ڕۆژوو بێت چۆن ینی ئەو مناڵە چۆن گەشەکە شیری نابێت ئەو کاتەکە شیر هەر تەکیدانی یاخۆ ئەوان خۆیان نەڵێن مەسەن دایکەکە لە نام بە ڕۆژۆ بمشیرم تەسیر ناکە نا تەسیرەکە چۆن تەسیر ناکە ئەتوو بە ڕۆژوو دەبی تەسیرەکات شیری دێت خوارەوە ناڵێت تەسیر ینی عەزەتی منداڵ دەدەی خۆت ئەو وەختە لەبەرەوەی ڕەمەزانەکە بگری دوایی ئەگەر ڕەمەزانەکە نەگری ئەکەوێتە سەر دوایی ئەبێ بیگری ئەوان بڕک ژنەکان هەر باسی شیر و منداڵی شیرخۆرت کرد داک لەو ماوەیە کە شیر بە منداڵەکەی دەدا چ خۆراکێک بخوا باشە ینی تەسیری ئەو خواردنەی کە دەخوا لەسەر شیرەکەی دەبی مەسەلەن تامەکەیەتی ئیسیفادەکەی لە بۆ منداڵەکەی یان هەر شتێک دەخوا ئاساییە خۆی طبعاً ئەگەر هاتین بڵێن مەسەن ئەو دایکە چکە ئێستا بابەتەکە جارێ مایە لەسەر مۆزوعی شیر کە ئەو ژنە ئایا شیری بدات یان نا 6 مانگی یەکەم ئەوە هیچ ئێمە ئەبێ دابەشی بکەین لە 6 مانگ لە 6 مانگە بۆ ساڵێک لە ساڵێک بەرەوسەرەوە ئێمە ئەگەر هات و بڵێن ئەو دایکە بە ڕۆژووە بێ باشە ئەو دایکە بە ڕۆژووە بێ عادەتەن 6 مانگەکە ناگرێتەوە بەڕاستی ینی طبیە ناگرێتەوە چکە ئەو پێویستی بە شیرە پاش 6 مانگ دەبێ هەر بە ڕۆژوو نەبێت هەر نابێت ڕووی علمیەوە ینی ئەوە اعتیمادی ڕێگە پێدراوە و دایکانەکان اعتیمادی کردووە سەر شیر لە 100% شیرە تازە دەیەوێت دەست بە خواردن بکە باش ئەو وەختە یعنی ئەتوو چی لێ حسەی شیرەکەی لێکە مەکەیتەوە کەواتە تەسیرەکەی سەر مناڵەکە بەڵام لە 6 مانگ بەرەوسەرەوە فەرق هەیە لە 6 مانگ مناڵەکە دەست بە خواردنەکە باش ئەگەر هاتووشی مەسەن ئەو زۆر ژنێ ئەڵە نا من شیری خۆمی دم لەگەڵ شیری قوتوب نابێت چۆنە بێ ئێمە خۆمان ئەی بۆ ئەو هەراوریایەکەین 6 مانگی یەکەم 6 مانگی یەکەم دایمن زۆر گرنگە شیری دایکی باشە ئەوە جگە ببوورە دکتۆر دیامەنی قسەکانتەوە جگە لە 6 مانگە کە دەبێت شیری دایک بخوات بەڵام دوای 6 مانگەکە ینی دەکرێت دایک شیری خۆی لەگەڵ شیری و قوتووی پێ بدات ئەوە هەیە ئێمە خۆمان وەکو هین ینی ئەگەر طبی حساب بکەین ئەو ئەگەر خۆی داخلی کردبێ هیچەوە شتێکیە بەڵام ئەگەر بۆ ڕەمەزان بێ وەڵاهی شیری خۆی بداتێ لەبەر خاتر ڕەمەزان شیری قوتی بداتێ وەڵی ئەوە شتێکی ینی هین نییە ینی خۆش نییە بەڕاستی ئەوە شتێکی خۆش نییە تو ئەو وەختە خۆشنیە لە تەندروستیەوە خۆش نییە توانی مەسەن دایکێکە بە ڕۆژوو بێ ژن هەیە مەسەن شیری زۆرە بڵێ ژن هەیە خۆی شیری کەمە باشە ئەو ژنان ئەوانەی شیریان زۆرە ئەو منداڵەکانیشان مەسەن لە 6 مانگ بەرەوسەرەوەیە داخلی خواردنیش بوونەوە خواردنی شەخۆن و شیری دایکیشان دەخۆن شیرێکی زۆر هەیە ئەوان تەسیریان لێ ناکەون عادەتەن ئەوە توانێت ژنەکە بە ڕۆژوو بێ احتیادیە کێشە نییە بەڵام ژن هەیە خۆی زەعیفە یعنی بنی زەعیفە شیری کەمە شیری خۆی دەداتێ بەتەکید یعنی شیری خۆی بەتەنیا ئەیاتێ ئەو بەشی کردو بەشی نەکردو بڵین ئێ باشەوە چۆن بە ڕۆژوو بێ ئەو نابێ بە ڕۆژوو بێ ئەبێت دومیش متابعی مناڵەکەت بێ هەموو هەفتەیەک بزان چەند زیاد دەکە چەند غرام زیاد دەکە ئەوە زۆر گرنگە دکتۆر ئەوە بەرفراوانە بە ڕۆژون بە ڕۆژون بەڵام ئێستا تەندروستی منداڵەکە پەیوەندی لەگە شیری دایکەکە داکەیە دەڵێ وڵی مناڵەکەم شیری من ناخوا مەجبورمی قوتوی بدەمێ چییە مەسەلە پەیوەندی بە خۆراکی داکەکەەوە هەیە خواردنی نەوعەکە باش نییە خۆش نییە کەوا بکە شیرەکە بۆ منداڵەکە خۆش بێ بیخوا کە منداڵ هەیە کاکە دەڵێ شیری من ناخوا داکەیە هەیە زۆریش هەیە زۆر دێت بەڕاستم لە ڕووی علمیەوە ڕاستە منداڵەکە شیری دایکەکە ناخوات وەڵڵاهی احتیما دەکات سەر هند مەسەن دایکێکە و مناڵەکە هەردووکەی دایکێک احتیمال مشکلەی سنگێ مەمکیوە هەبێ باش مشکلەی عنی ئەوەیە عنی سەری مەمکی بڵین بچووکن ناڵەکە ناتوانن بیخاتە ناو مەڵاشوی ناڕۆتە ناو مەڵاشوی زۆر بۆ ژوورەوە ئەو جا بە زەحمە شیرەکە وەرەگرێ ئەو وەختە مەجبورە چیەکە ینی نایخوات کە نەیخوات ئەو وەختە چیەکە ئەڕات بۆ شیری قوتوب باش دایکەکەشم حاوی لەگەڵەکە بەڕاستی نایداتی دەڵێنەوە کوشیان لاسی قۆشتان بەکار بەس ئەوش تعویزی ئەوە ناکە کە ینی مناڵەکە یەکسەر دەمین بخاتە سەر مامکەکە بەتابەتی ئەو ڕەشە
لەوێەوە هین ستیمولیشن دەکریان عاز دەکرێت بۆ مشکی دایکەکە کە شیر دروستکە ئێوە ئەو شوێنە نەمژیانێ عاز بۆ دروست ناکە شیرەکەی وردۆ دەکەم کەمە بێتەوە کەکەم بۆ ئەوختە مناڵەکە ئیتر بێتاقەتە بێت دەبینی شیرەکە بە زەحمە دێتە دەرەوە و ناڕەحەتە ئەو وەختە خۆی دوورە خاتەوە لێ نایێت بۆ ئەو یەکێکە لە بابەتەکە بابەتی کەش هەیە طبعاً مثلا دەبینیم منداڵەکە شیر قوتویان داوەتێ شیر قوتو تامی فەرقی هەیە لەگەڵ شیری دایک و دایکەکە احتیمالە مەسەن ئەو ڕۆژە پیازی خوارد بێ سیری خوارد بێ و شیرەکەشی خۆشێر ئەو احتیمالانە ڕاستن هەیە طبعاً یعنی خواردنی دایک گرنگە بەڕاستی ینی حتاکو بتوانی شیرێکی باش ینی ئێستا شیرێکی باش بدەی بە منداڵت ئێستا ئێمە خۆ لە تەلەڤیزیۆن دەبینین ئەوانەی هین پەنیر دعای پەنیر ئەو شتان دەکەن چۆن چێلەکان هاوە ئاگایان لێ دەبێ و ئەویان شوێن و خزمەتیانەکون نازیان دەدەنێ خۆ داکێک بالفعل وایە یعنی تو ئەبێ يعني إسراحت بنفسيا إسراحت حتى شيء باشا بي أبي يعني جويكي خوش يبي لمالو أبي خواردني كي تندرس بخوا باشا أوش أنا والي بكات كشركة زيادة بي باشا بلام لا خمان أوش أنا براسينيا يجنك بجاي ولاية عمليات كراوة أروى إشي مالوك فقيرة إشي يعني إشي مالوك وخدمتي من على كشكا هي لك أو دايكان باشا أو داي دبيني أنا بحسي بياج بكين نو كذا عاجز بن بياو كده تو يعني أجل جنكينية يم اهتمامي بيا نادا يرمتي نادا باشا ديت يعني ببرن يم ما بس من هني يعني بشخصي بيا بعض بيا هي أو شتانة هي أي كا باشا بلا ما أجر جنك مرتاح بيه وخواردني كي تندرس بخوا خواردني كي باش بخوا أكيد شيء ذكي باش بيه خواردنا باشانة تين خواردنا باش كان عادة إما خوي همي أبي بكاربين يعني الكربوهيدرات بروتينات فيتامينات أو لقل الشوري أبي أوان حمي بخوا يتردد كيف تسر أو خواردنا أواني مثلا أبي نيخوات چی خواردنێک نەیخواز بۆ منداڵ مثلا دایکێک دێت هەر لە بەیانەوە حتاکو ئێوارە هەر چاخۆ هەر کافین دەخوا هەر کافین دەخوا مناڵەکەش خەوی لێ ناکەوێت دوایی ئەوش کاریگەری زۆرە کافین لە شیری دایکەکەوزە ڕا بۆ شیری دایکەکە باشە بەڵام ئەگەر دایکەکە مثلا خواردنێکی باشی بخوا هێمن بێ مناڵکەشی هێمن دەبێت ئارام دەبێت دایکێکە ئارام بێ مناڵەکەی ئارام سەد پەیوەندیە خواردنۆتە ئەی دەیک یادگەل شیرێتە بوو زۆرۆکێتە خواردنۆتەوە باش بێت شیرێتەیە باشە زۆرۆکێتە خودت مرتاحبێت ها منداڵەکە گەورە بۆ قیچ و کەک ئیتر دادەنیشی لە بەرامبەر تەلەڤیزۆن مۆبایلی دەدەنە دەستی ئەو لە ئاگای لە خەڵک نییە ئەمە دکتۆر ئەمەیان بزەبت پەیوەندی بەوەی هەیە ئەو منداڵە تووشی ئۆتیزم بێت دوورە خەڵک بی هو طبعا خوي عادة اوتيزم مشكلة جورية خوي هر يعني مشكلة كان ندو زراوته هو كاركين ندو زراوته باشا يعني عادة خوي احتمالية بوداني أظن يعني وراثة يعني لعائلة يعني مثلا دبيني نالك بيش واخد لدايق بوح وانا توشبن بلام هو كارك سركي ديارنيا باشا بلام لو ماوي او ئێستا ئێمە تیزان یان ئەو چەند ساڵە ئەوی هاتووە ئۆتیزم زیاد بووە ئۆتیزم بە چاو دیارە باشە بۆچی ئۆتیزم زیاد یعنی من خۆم ینی زۆر خەڵک هەیە ئەیگەڕێنەوە ئەڵێ نا ئۆتیزم هیچ پەیوەندی بەهین نییە بە تەلەڤیزیۆن نییە بۆ مۆبایل نییە و بۆ شتان نییە یعنی ئەخۆی قسەکەکە لەو خۆش بێسە من عین قسەکەکەم باشە بەڵام هەموو شتێک هین نییە بڵین يعني اثبات نكراوه مثلا على اوتيزم زور خلق هي على اوتيزم بيونديني باهين بالتلفزيون اوتيزم يجي بالدراسه اما الله احتمال بنا بونا احتمال او بو اما لو ماوي اخريه اوتيزم زياد بو دبري تلفزيون وموبايل وكمبيوتر وشتان زور خنا جير دسي منالك احتمال هو كاريك بيه باشا
بۆ ئەگەر بێمە نەخسەکانتەوە بورە ینی باسێکی ئۆتیزم کە بابزانین ئۆتیزم چیە ڕەنگە ئێمە تا ڕادەیەک بەرچاوڕوونیمانەوە بەڵام بۆ تەواوی بینەران ڕەنگە خەڵکانێک کە بێت ئێمەش پێویستمان بۆ بێ زیاتر بزانین ئۆتیزم چیە ئۆتیزم چیە؟ ئۆتیزم خۆی نەخۆشیەکە خۆی بەعربیڵ التوحد التوحد یعنی مناڵەکە بەتەنیایە باشە یعنی ژیانێکی تەنیایی هەیە کۆمەڵایەتی نییە باشە پێکەنینی نییە حرکاتی نەتەبیعیە درنگ قسە ئەکات باشە چاو ناوچاو ناخاتە چاو ناوچاوت باشە سەیری ناوچاوت ناکە یعنی کۆنتاکتی نییە چاو بە چاو حەزی لە قەڵەباڵغی نییە حەزی لە دەنگ نییە باشە هەیە مەسەن دەبینی ئۆتیزم هەیە چەند وشە فێر بۆ دوای چەند مانگێک ئەوانەشی لێبیر کردووە دائما حەزەکە بەتەنیا بۆ خۆی یاری بکە لەگەڵ مناڵەکانی کە یاری ناکە ناتوانێت تێکەڵی نییە ئەو شتانی نییە و حەزیش ناکە کەس باوشی پێ بکەوە و حەزی لە ماش نییە و پێش ناکەنێ یعنی تەعابیری نییە بۆ هین بەرامبرت یعنی دایکەکە چەند گازی کە پێ ئەحساسی هەیە ئەحساسی یعنی ئەحساسی دەوروبەری نییە ئەساسی دەوروبەری نییە دایکەکە پێ بکەنێ و مکتب بڵێن ئەو هیچ تەقی سەری دێ هەوە ئاگای لە ئەو شتە نییە ینی تێدەگا بەڵام ئەحساسی بۆی نییە بۆ تێگەشتن خۆی تێدەگا بەس بەڵام هەر ئەو ماسەفاتانە کە هین وای لێ کردووە کە داخلی هین نەبێ ینی جۆن ڕانەگرێت لە هین باشە لەگەڵ تەمەەن گۆڕانکاری دەکا ئۆتیزم ئیتر دەکەوێتە سەر عیلاجەکە ئەگەر هاتوو بە ینی چەند زوو عیلاجی بکەی چەند باشترە بەڵام ئۆتیزم ینی کە ئۆتیزم بڕوا نییە بڕات باشە ینی هەردەمێنێتەوە هەردەسەری نییە چارەسەری نییە بڵێ چارەسەری ئەوەی هەبێ بڵێ ینی وەکو من و تۆی لێبێ نییە هەر ئۆتیزم هەر ئۆتیزم دەمێنێ باشە بەڵام سفاتەکانی هەیە سفاتێکی کەمی هەیە سفاتی بەقوتی هەیە باشە ئەو سفاتان احتیمالە یەکێک لەو سفاتانە انعزالی بێ ینی حەز نەکە لە دەرەوە تێکەڵبوون ئەو شتانە یعنی ئەوەش احتیمالە بکەوێتە بابەتی ئۆتیزم زۆر هەیە مەسەن لە عالمەکان لە پرۆفیسۆرەکان لەو عالمانە ئەوانەی سەرکەوتونە ئەوانە خۆیان پێیان ئەڵێن ئۆتیزمیان هەبووە لە بەشێک لە فەیلسوفەکانیش ئۆتیزمیان هەبووە 24 سعات لای کتابی خۆی بووە نەڕۆش و درب برادری نەبووە هەر خوێندیتی دانیشتووە بە سەعات بێتاقەت نەبووە لە شتێک هێڵێن ئەوە سفاتێکە لە سفات باشە ببوورە ینی ئۆتیزم هەر ئەو حاڵەتانەیە کە بەم جۆرە دەگرێتەوە یاخود حاڵەتی دیکەشەیە پێچەوانە بێت بۆیە ئەوە دەڵێم ئەمن کەسێک هاوڕێیەکە با بڵێن بە گەورەی لە تەمەنێکی گەورەدا چووە پێیان گوتووە کە تۆ ئۆتیزمت هەیە بەڵام حاڵەتەکەی ئەو چۆنە ینی زیاد لە پێویست پێ دەکەنێ زیاد لە پێویست هەڕووکە زیاد ناوەستێت ماندوو نابێت بە هیچ شێوەیەک ینی وەکو بە زمانە بازارەکەی خۆما سەر بە هەموو کونێکدا دەکات وەستانی نییە ئەم شێوە دوای ئەو کە چۆ گوتێتەوە تۆ ئۆتیزمت هەیە ینی پێچەوانە ئەوەی کە حاڵەتەکە بیاوێت گۆشەگیر بێت یاخود لە شوێنێکدا بنیشێت بەڵام ئەو ناتوانێت دانیشێت ئۆتیزم فەرقی هەیە ئۆتیزم فەرقی ئێمە کە ئەڵێن ماسەفاتی ئۆتیزم ئەبێ ئەو ئەو ماسەفاتان ئەوی چاو ناو چاو ناکات و ئیجتیماعی نییە و حرەکەتی هەیە بەڵام ئیجتیماعی نییە و حەزەکە بەتەنیا بەڵام ئەوی جەناوی باسیەکەی ئەو پێڵەن زیادەڕەوی یعنی حرەکەتێکی زیادی هەیە ینی شخصە حرەکەتی ئەوە ئەتەنسیڤ ديفیسنت هایپەر ئەکتیڤیتی دیسۆردەری پێ دەڵێن زۆر بەجوڵەیە زۆر بە حرەکەتە زۆر ڕاوسایی نییە لەسەر دانیشتن کەسە لە خۆشی بێزارە لەو حاڵەتی ئەوەش خۆی عادەتەن دەکەوێتە سەر هین یعنی سەر نەخۆشی نەفسی بەڵام ئەو مەجای هەیە چارەسەری بۆ بکرێ ئەو شخص دکتور مادام تۆ سەر چارەسەری بجە بینە سەر چارەسەریە دایکۆبا بۆ ئەریکار بوو بۆ کەسێک تووشی ئۆتیزمی بی باشترین تەعاملە دایکۆبا بۆ گەل کەسێک تووشی ئۆتیزمی بی زارۆکێوان بە تۆبزیشتی لەگەری بکە کاکە وەرە ئیلە دەبی بچی ئەوەی بکە یان چوون هەتا هەندێک باشتر بی ئۆتیزمەکەی کەمتر بکتەوە ئۆتیزم عادەتەن
منداڵی ئۆتزم هینی ناوێ دایکێکی دڵ نەرمی ناوێ دایکێکی دڕقی دەوێ دایکێکی دڕقیان مەبەسم دایکەکە پێویستەوە بێت یاخود منداڵەکە ئەو جۆرە دایکەی دەوێت عادەتەن منداڵەکە ئەو جۆرە دایکی دەوێت حتا باش بێ بەرەو باشی بڕوە یعنی وەکو کە هین چارەسەر وەکو کە چارەسەر من مەبەسم نییە یانە بێت دڵتون بێ و بڕوا لێی بدات و شەقاز لی دێدات وانە یعنی دەبینی مەسەرەن بە ساقۆ بە قوربایی نەبێ بگریە نەڕۆ بلایی باشە نێخاتە ناو باوشی باش بێ این بەقۆت بێت لەو وا بکە کە کەسایەتیشی بێ ینی ئەو بەسم لێرە ینی بەعقڵ لە مامەڵە بکە لەگەڵی نەک بەدڵ نەک هەر گریا و بە ساقەی بووی ئەوان عادەتەن ئەوانەی ناوێ ئەو خۆی نایە ئەوان ئەوە بەعکس و زیاتر ئۆتزمەکەی بەقۆتر دەکات یان من جارێک هەر ڤیدیۆیەکم بینی لەسەر ئەو منداڵی ئۆتزمە دایکەکەی نەرم بوو باوکەکەی ڕەخ بوو باشە باوکەکەی لە ژوورۆ بوو مناڵەکەش لە مەتبەخ بوو دایکەکەشی لە مەتبەخ بوو مناڵەکە ئۆتزم نیە بوو هەر دەگریا و دایکەکەش لەوێ بوو هەردی دەستی دەخست و سەرسەری وانی هەر دەگریا گریانەکەی زیاتر دەکرد باوکێکی هاتە دەرەوە بڕکتم بوو لەگەڵی هەر بەس ناوی گاز کرد ناوی منداڵەکەی گاز کرد هەروەندە یەکسەر بس کرد بێدەنگ بووە ئەوەی دەوێ ئەوەی دەوێت چارەسەرەکەی ئەوەی دەوێت چارەسەرەکەی ئەوەی دەوێت یەکێک بڕک تون بێ لەگەڵ هەر ئینسانی ئاسایی شەرەوە ینی تو بەعقڵ مامەڵەی لەگەڵکەی خۆشەویستی ئاسایی زیاد لە پێویست تو نازی پێ بدێت دەتخوا دنیای دەخوا دکتۆر گەلە خۆشحاڵ بینە شەوەتت گەلمەدەڕاست دەکەم مەمنون وەی هەر بژی جەنازەم بینەرەکانم ماون نەماون بینەرەکانت دەبی ئەوانەی کە ئێستا هەنووسونە ئەبێت کوونکەن ئەخفتنێ دکتوری گوهلێ بین سوشیال میدیای هین vêca sehkine vîdeo amûjgariya doktorî da zêdetir mifayargirin. Wallahi min pêm bitin saet yek û nîv. Êweş taxîrtan kirdim heta ku zor dawayê lê burin dekin hemûyan ê sepir xirandê. Ne başinkê devxur sosyal medyayê belav ke bije em ji ber hindê texîr bî. Gelek spas em vê carê biçîne babetekî taybetî jî ser keş û hewayê Remezana pîroz û taybetî jî demê piştî fitarê û bangê Eyşa nivêja Eyşa piştîngê terawih. Terawihek sîmayên gelekên ciwan û rêkopêk yên İslamê û teyva Remezana pîroz dane. Ji hem biçîn. Vê babetî bibînîn û piştêngê de zefrên xwe de hes kir dê stûdyo gerem lê. Surûd heye, bang mawa Radegên herê radegên Amaya. Radegên سەوت و سەدای نوێژی تەراویح دەڵێت کەشەکە مانگی ڕەمەزانە. استووا ولا تختلفوا فتختلف قلوبكم. ئامادەکاری بۆ ئەم نوێژە گرنگە دەکرێت. الله أكبر. ومن كفر فإن الله غني حميد. وإذ قال لقمان لابنه وهو يعظه يا بني لا تشرك بالله. پۆل خەڵکی بە کۆمەڵ ئامادە دەبن بۆ ئەنجامدانی تەراویح. الله أكبر. الأرض من شجرة أقلام والبحر يمده من بعده 7 أبحر ما نفدت واتبع سبيل من أناب إلي
ثم إلي مرجعكم فأنبئكم بما كنتم تعملون. الله أكبر. سمع الله لمن حمده. نوێژەکە بریتیە لە شەو نوێژ. تایبەتمەندی ئەم نوێژە ئەوەیە دوای نوێژی خەوتان ئەنجام دەدرێت لە مانگی ڕەمەزان. السلام عليكم ورحمة الله. لكن لو ڕێگانە بریتیە لە ئەنجامدانی نوێژی تراویح کە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێ من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هەر کەسێ شەوانی ڕەمەزان تراویحەکان بکات قیام بکات بە دڵنیاییەوە یعنی بە ئیمان و باوەڕ و چاوەڕێی پاداش لەخوا بە دڵنیاییەوە خوا لە گوناهەکانی ئەوە پێشی خۆش دەبێ. دیارە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم وەکو سنەتێک ئەمەی بۆ مسلمانان زیندوو کردوێتەوە لە ژیانی خۆیدا و کۆمەڵێکی زۆر لە مسلمانان لە مزگەوت و جەمعەتدا لەگەڵیدا ئامادە بوون لە دوای ئەوە لە سەردەمی ئیمامی عومەردا خۆی لە ڕازی بێ هەتا ئێستا کە مسلمانانی کۆ کردەوە لەسەر یەک ئیمام و لەسەر یەک پێشنوێژ کەمە بۆ خۆی داخلە لە شەو نوێژە. طبعا بنسبة اندازي ركعتكاني أم نوجو دايكي ما لنا عائشة خوالي رازي بدا فرمي بيغمان صلى الله عليه وسلم للرمضان ولا غير الرمضان ينظر ركعت زياتري نكردوه. أم ينظر ركعته طبعا هج ركعتين تراويح وسير ركعتين وتر ين هج ركعتين شو نوجو وسياني شان وتر. وأم نوجو طبعا دفرمي عائشة خوالي رازي بفرمي بيغمان صلى الله عليه وسلم سلطات شوار ركعتي دكت ما برسا لجواني أو شوار ركعته ولا دريجي أو شوار ركعته. لە پاشان پشوویەکی ئەدا لە دوای ئەوە 4 کاتی تری ئەکرد و پشوویەکی ئەدا لە دوای ئەوە نوێژەوەترەکەی ئەنجامەدا. نوێژی تەراویح لە پشوو هاتووە لە ئیسراحەت هاتووە معناکەی لەوە هاتوو کە پێغەمبەر صلی الله علیه و 4 کاتی کردووە وەکو دەڵێ پشوویەکی داوە ئەوە ماوەیەکی کەم دانیشتووە. ئەگەر ئینسان توانی بە پێوە بیکات دەتوانێت بە پێوە بیکات. ئەگەر نەیتوانی بەدانیشتنەوە بیکە ئەگەر کەسی وا هەیە نەخۆشە ئەژنۆی عەمەلیات کراوە یا پێویستەکە لەسەر کوسی نوێشکات دەتوانێت لەسەر ئەوەش نوێشکات. کەسی وا هەیە دەوامی هەیە ئیش و کاری تایبەتی هەیە بۆی ناکرێت بێ لە مزگەوتا بە جەماعەت بیکە هەر کاتی لە ماڵەوە کە دەرفەتی بوو دەتوانێت بخۆی لە ماڵەوە نوێژەکان بکات. نوێژەکە بە درێژایی شەوانی مانگی ڕەمەزان ئەنجام دەدرێت. ئارام بەختیار کوردستان 24 سلێمانی. إيش الله خدش هم قبل كت راستي بجبليك وعبادتك جالك بيروزة خصوصا بصرمات نوفا مزقفت ده نفيجو تراويح خوبكن طبعا كو كشواك طيبة تهي رمضان بيروز زيراتر دلت مروفي خوش من وزيراتر مروف حزب بكشوا رمضان كده خدش هم قبل كت بجدي سام فكرنا و دست راسته خدا حس كت بجاري ليش تشتش طيبة أمزارها إمام والله مدي حكي ترى مولاي صلي وسلم نعمتي اخويا اللهم صل على محمد ودس بيبكن هم ذكرك مولاي صلي وسلم دائما ابدا على حبيبك خير الخلق كلهم أمن تذكر جيراني
دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. هو الحبيب الذي ترجى شفاعته لكل هول من الأهوال مقتحم. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. يا رسول الله يا رسول الله ما ضر لو دخلت الجنة مع الداخلين. يا رسول الله يا رسول الله ما ضر لو دخلت الجنة مع الداخلين. كلب أصحاب الكهف في زمرة الأصحاب الأولين. أينا أليق بالجنة أنا أم حرس الكهف سنين. هو كلب أصحاب الرقيم وأنا أصحاب اليمين. لولا الهوى لم أرد دمعا على قدري ولا أرقت لذكر الباني والعالمين. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. مقاصدنا يا ربي بالمصطفى بلغ مقاصدنا واغفر لنا ما مضى يا واسع الكرم. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. اللهم صل على محمد وعلى ال محمد آله وصحبه وسلم. عندنا بن يا أخوة. الله مرحبا. أمستر ماندي؟ والله قد ما عندنا إن شاء الله بيكو هديته؟ بس ما عندنا أبي حطوه فطوري حطوه بربانجي بجمع من بحث فطوري بربونجي كيلو أربعة أو زربت سنين خواردنا شي خوش لا شيء للسليماني لقرت شيء لقى أوي كزور باسي باري خوش ذاك معدل بس سبحان الله برنامج باشي أمو آرام بس باسي خواردنا بقوترين الرخني كلية دقري على خوش خورني شي هاي هو يعني آرام نيا بله آرامة يا آرامة طو
ئارام ئەگەر دەزانین بۆ زەربەستە لەوێ باسی قەل خواردن نیە زەوەرە تەحمل کە تەماشەیکە ئارامی ژلوت باسکە قەل خواردن و بازاری بەو پارشێوەی دێ طبعا بەڕێزان ئارام زۆر خۆشقەلی دەخوا ئیدی ها دیارە ینی زۆر خۆش خۆرە وەکوی بەخۆی پێ دەڵێ معنی بەخۆی باسی دەکات با بزانین ئارام لای تۆ چ باسە کاتخوا باسی و قەل و شتانە بکە سڵاوتان لێبێت کاکە ژوان کەم بڵێ قەرزارە نیسکەکە و خوارد و بڕایەوەەوە یەکلا بوویەوە جاوەرە دوایی لەتان باز دەکەم مەسەلەی نیسکەکە چیە دەی ئەگەر زانیت ئەمە بە بادینی بەقەلی چ دەڵێن وعد داوەتی منی بەکە لە شێر لە هەولێر و لە دهۆک دەی داوەتی تۆ نابم ئێستا ئەو دیمەنانە و پێ پیشانەیەم لە سلێمانی ئێرە زۆر قەرەباڵق بوو با دیمەنەکانتان بۆ بگوازنەوە دوای گفتوگۆکەین یەکێک لەو خواردنانی کە لە سلێمانی زۆر خواستی لەسرە قەل کەڵەشێر قاز و مریشک بە برنجی کوردیەوە تەبعاان لەسەر چی لەسەر خەڵوز من لای وەستا هەرێمم ئەمڕۆ ئەوە دەبینین خەریکی قەل و کەڵەشێرەکە و مریشکەکەی با لەگەڵ وەستا هەرێم قسە بکەم وەستا هەرێم چۆنی یاخوا بەخێر بن سەر و سەر چاو ئەمە چییە ئەمە بە بینەران و برادران لە ستۆدیۆڵێن ئەو خواردنە خۆشە چییە ئێستای بینیانە وەڵی سە کاتەکەیەوە کە درەنگ هاتوون شتی وامان نەماوە کە ئینیکەین خەتای کاک محەممەدی پرۆدیوسەر خزمەت ئارامسە ئەمە برنجی کوردیە ئەمەش مریشکی زیینوە هەمانە ئەمەش قازی کوردیە قازەکە هەردیگە ئەمەش قازی کوردیە کەمیش ماوە چونکە کاتەکەی درەنگە ئەوە ڕانی قازەکەی ئەوە باڵە ئەوە سنگی قازەکەیە ئەمەش قەلی کوردیە قەلەکە ئەمە بۆ ژوان حەزی لەوە ئەمە دووجی قەلەکە خۆیەتی ئەمە قەفەزەی قەلەکەیە ئەمە پشتەکنی قەلەکەیە ئەمەش بنەڕانە وەستا هەرێم تا چەند لە پارشێوان هاوڵاتیان خواستیان لەسەر ئەم زۆرە خواردنانەیە وەڵی خەڵک زۆر تالبی شتی کوردەواری چونکە ئەوانە تەبیعن و کوردەواریە و بە شتی کوردەواری بە خێوەکرێوەک و گەنم و ئەمانەکە خەڵگەیاتێ شتەکان تەبیعیە جار لەسەر ئەو قسەی برادرانی هەولێر قاپێ برنج ئەو ئاوی قەلەی بکەرە سەر لەوتە تایبەتە لە خزمەتیانە ئەژوان و هەندرێن ئەم دیمەنە ببینن ئەمە ئاوی قازەکەم بەسەیان ئاوی قەلەکە ئای قەلەکە ئاوی قەلەکە و ئەمە دووجی قەلەکەش ئەمەش دووجی قەلە بەربانگت باوە سارێ ئەوە زمانی لەگەڵایە ئارە وەڵا دەست خۆش زۆر سپاس وەکەوچک لە خوارەوەیەوە نییە ژوان وەندرێن ئەیبینن ئەو خواردنەیە کە دەستخۆش ئەو خواردنەیە کە بەشێک لە هاوڵاتیان لە دەخۆم بەتامی و قەلەی وڵی تۆ هەر کولیچە بخۆ و ئێمە ئەم دیمەنەتان پێ پیشانیم بزای ئەم خەلە چۆن نەخورێ ئاتامێکی بکەین بزانین بەڕاستی سکم پێدانە سووتێ خەریکی کولیچە خواردن و ئەو خواردنە ناخۆن هیوادارم دوای ڕەمەزان بێن بەس ژوان داوەت نیەوە نیسکەکەی خواردووە یانی شمولی من دەکا ئارام و خواردیم داتە خەڵکی ئەوە ژوان ئارام بە خۆم دێم ژوانیش لەگەڵ خۆم دەینم محەممەد دەڵێ ئەمنیش دێم ئەو عیدە خەڵک دەمان بینێ ڕەتی مەکەوە بەخوا نایە پاریش هەروای وت دێین کاتی بۆ مەلەرزەکە ئەمەە بنێ باشە لەوێ هیچ نەبوو کاکە ها ڕێکخراوەکان و ئافات و ئەوانە نیستیاندا نابوو ئەو نیسکە ئافاتدایە من ئارام حساب دەکە کە ئەو لە بەرچی خۆی نیستی و کڕیمە کۆ قەلم دەداتێ بێرە گەلە گەلک سپۆس دەوەرم ئافات بە تارە قەلێ خوارە هەتا نزانێ قەلژی چیە بۆ دنیام بژنی حەلو بۆ پێزانی دابزانی ئارام ماندوونە کاکە هەر مادەم باسی کولیچە و قەل و ئەوان بگرە بۆ تاوام دەمەکەوە دەخۆم بەتامی قەلی بژم 4-5 برسیم
ئەو لەبەر قەل خواردن ئێوە مامۆستا شێرزاد مامۆستا کولیچەکە هێرگێ بەزمە خۆ چکە حەزم لێ جێم لێبی کە بانگ دەدەیت کە زۆر باس کرایە و ماشڵا لەو دەنگەی مامۆستا ئەگەر بانگ بدەیت بە چەند ینی چەند جۆرە بانگ و ئەوانە باسێکمان بەڕاستی بانگدان یعنی ئوسولی خۆی هەیە یەکەمیان ئەوەیە کە دەبی بە تەجوید بانگ دەی یعنی کاتێک کە بانگ دەدەی دەبی لەفزەکەت خروجی حرفەکان کەلیمەکان بە شێوەیەکی تەجویدی بی لە بۆ نمونە ئەتوو دەرێ الله ئەکبەر چونکە زۆر هەڵەیە یا هەندێکەیە بە ڕەمەچی دەخوێنی دەرێ الله ئەکبەر یەک لە غەڵەتەکان و خەتاعەکان کە باسی دەکەن حەز ناکەم لێرە زیاتر باسی خەتاعەکان بکەم چونکە کاتمان دەبا بەڵام بە شێوەیەکی الله ئەکبەر الله ئەکبەر کە تو تەجویدەکەت خوێن چونکە باسمان کرد گوتمان زەین القورئانە بئەسواتیکم دەبی ئەتوو تەجویدەکە لە پێش نەغمەکەەوە دابنێ ینی جوانکاری نەغمەکە لە بۆ تەجویدەکە بەکاربێنرێت ئەو جە لێرەدا بانگدان چکەمە ڕۆژانە 5,000 قورئان کەم دەخوێندرێت بەس لە جومعان ئەگە بخوێندیان لە مناسبەتی تازیان لە بۆ نەچی ئاینی یان خۆشی و شادیان ناخۆشی بەڵام ڕۆژانە 5 بانگمان هەیە ئەو 5 بانگە دەبی بە شێوەیەکی وا بخوێنێ بە پێی کات و ساتەکە مامۆستا باش پێ برێم بڵێ وەختمان کەمە بڵێ هەتا سبەی باسکەین هەر موهیمە بانگەکە بدە لە هەمووی مهم بەس ئەو بانگێکی ئێستا ئەخر ئەم دەمێ باسی ئەوەی بکەم سبەینان بانگێکی خۆی هەیە نیوڕانان بانجی خۆیە عەسران بانجی خۆیە مەغریبان بانجی خۆیە بەڵام ئەمن یەک بانجی دەدەم ئەویش بە بەیات چکە دەتوانانی بە حیجاز بە سەبا بە ڕاست بە کورد بە نەهاوەند بە عەجەم بە بەیاتیش بدێ بەڵام ئەوە ئێستا ئەمن دەیدەم بڵێم نمونەک لە بەیاتی بەڵام دەبی مۆچی ناوچەیی پێوە دیاربی ئەگەر چی ئیسیفادە بکەیت لە دەوروبەری خۆت چونکە مەقامی بەیات وەکو ئەو ناوچە و دەوروبەری خۆمان هەر بەیاتە دەبی ڕەچەلەکی ڕستەنادی خۆتی پێوە دیاربی لەگەڵ هاوچەرخێتیش کە خۆش بیت ئێستا جەمان لە بانگەکە دەبێت بە مەقامی تابوچێژەی کە بە خۆت باسی دەکەی ناوچەکە و پاشانیش جەمان لە چەند ئاەتێک وەخت دەڕوا برا دەی بەشکم وەخت مێنێتەوە یاڵا الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح
حي على الله أكبر الله أكبر لا إله إلا ويش الله خودش أي دق خوش سردنگ هر بمیم ما شاء الله برای که این چکه وقتا که من کردم سر آتی که قرآن پیروز بخینه یا بانگدام به شوازی کیتر وەکو باسم کرد بە پێی وەختەکان ئێستا لە بۆ نمونە سبەینان چونکە بەیانیان دنیایەکی کەش و ماتە دەبی ئەتوو بە مەقامێکی وا بخوێنی لە بەرزی نەبیت تۆزێک لە نزمی دابی وەکو مەقامی سەبا یان کورد یان نەهاوان کە وەڵڵاهی مامۆستا بڵێ بەخوای دەبی شەوەک وا بزانام بەس بانگدان وەڵڵا کەسێکی تایبەتمەند وەکو مامۆستایی بێ بانگدان و شێوازەکان بەرنامەی تایبەتی دەوێ وەڵڵا ئینشەڵا دەبی لەسەرەوە ڕێکەوێن مەیامای دومەهیک چەند ئاتەکەت قڕۆنە پیرۆز بەدەم دەخۆترە خۆ خۆزین خاطری بخوازین ڕێکەوین بە قۆرانەکە بخوێنە ئەوجا مامۆستا دەنیشماندی بووە بە خۆت زای ڕەمەزانە خودش دەبێتە نیوە دەنگ دەنگە هەر هەبێت سلامت بی سلامت بی أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون ولا تكونوا كالذين نسوا الله فأنساهم أنفسهم أولئك هم الفاسقون لا يستوي أصحاب النار وأصحاب الجنة أصحاب الجنة هم الفائزون لو أنزلنا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون صدق الله العظيم بارك الله فيك
سلام والله دەنگیشم مادیە زۆر بەس ما شاء الله ما شاء الله ئەوە شێوازە بۆ شێوازی تری هەیە ئیشڵە بۆ جۆرت بێت سلامت گەلە گەلە خۆشحاڵ بین مامۆستا خۆشحاڵترم زیاتر گەورە بوو گەورەتان کردن بەڕاستی پاشیوا چارێژی هێدی هاتە پێشکەشکردن کوردستان 24 دیو دەمێ پاشیوێ نوکەژ هین مژیلی حاضرکردنا پاشیوا خۆ نەسفرێت و خێر و بەرەکەت و صحت بن وإن خدای قبیل کرد مش دعایت خوب به هر نکرد این دعا بخو عیال خو خوش تو ویت خود کن سلام علیکم